بەڕێزان ئەم کاتتان باش. ئەم جارە باسی ئەڵمانیەتەکەین، نا ئەڵمانیەت ڕەشەکەین وەک ئەوەی کە هەندێک کەسێکن، نا ئەڵمانیەت وەک فەزایەکی بێکێشە لەبەر چاوی خەڵک وێناکەین. گفتوگوی ئەم جارەمان ئەمان باتە نێو فەزایەکی تەواو جیاواز، ئەمان باتە نێو کرۆکی چۆنەتی ژیان و باوەڕ و حکومڕانی. ئێمە لە سەردەمێکین کە جیاوازیەکان ڕۆژ بە دوای ڕۆژ قوڵترە بنە و زیادە بن. سنووری نێوان باوەڕی کەسی و سیاسەتی گشتی سەدان پرسیار هەڵدەگرێت. ئایا ئەڵمانیەت یاخود سێکولاریزم پاسەوانی ئازادیە یان هەڕەشەیەکە لەسەر نەریت و بەها ئەخلاقیەکانی کۆمەلگا؟ ئایا ئاین و دەوڵەت دەتوانن بەیەکەوە بژین بەبێ ئەوەی یەکێکیان بەسەر ئەوی دیکەدا زاڵ بێت؟ لای هەندێک کەس سێکولاریزم بنەمای ئازادیە، قەڵغانێکە کە دێمۆکراسی و یەکسانی و فرەیی دەپارێزێت. بەڵام لای کەسانێکی دی سێکولاریزم هێزێکە بۆ دوورخستنەوە وەلانانی ئاین و کۆمەڵگە لە قیبلەنمای ئەخلاقی بێبەریەکات. سێکولاریزم بەڕاستی بێلایەنە؟ ئایا هەموو ئاینەکان بە یەکسانی دەپارێزێت یان گوێ بە هیچیان نادات و ئاین و تەنانەت سمبڵ ئاینیەکانیش دەکاتە دەرەوەی فەزای گشتی؟ باش ئەگەر مۆدێرنە ئاینی لاواز کردووە، بۆچی پۆستسێکولاریزم ئەیەوێ لە بەرگێکی عەقڵانی نەرمونیاندا جارێکی تر ئاین بهێنێتەوە سەر شانۆی ژیان؟ ئێمە بە تایبەت لە ناوچەیەکین کە باوەڕ بەتەنێ باوەڕ نییە، بەڵکو لە ناسنامەدایە، لە مێژوودایە، لە یاسادایە. ئایا بەڕاستی وەکو کۆمەڵگاکانی ئێمە و دەوروبەری ئێمە تااقەتی سێکولاریزمیان هەیە؟ یان با بپرسم، ئەی ئەگەر سێکولاریزم نەبێت 1001 پێکدادان چاوەڕوانیمان ناکات بە تایبەت پێکدادانە باوەڕی و ئاینەکان؟ یان بە جۆرێکی تر ڕەنگە ئەوەش لای خەڵک پرسیار بێ، ئایا خودی سێکولاریزمیش کە لە سەرەتای قسەکان ماوتم وەکو بێکێشە وێنای ناکەم، هەر سێکولاریزم خۆشی ئەگەری نییە کە ببێتە سەرچاوی پێکدادان؟ هەڵبەتە ئەمانە هەمووی پرسیاری سەرەکی و پرسیاری کلیلی و پرسیاری گرنگن. خۆشبەختانە میوانەکانم بە نووسین، بە تێکس، بە تێز هەریەکە و ساڵانێکی زۆرە قوڵبوونەوە و گرنگیدانیان هەیە بۆ ئەم باسە. هەتا لە ڕوانگەی باوەڕدارەکانەوە وەڵامدانەوەی ئەم پرسیارانە وەک یەک نییە. هەتا لای مفەسرینی ئاین وەڵامدانەوەی ئەم پرسیارانە وەکو یەک نییە. لای سێکولارەکان بە هەمان شێوە وەکو یەک نییە. لای ئەوانش کە پێیان وایە سێکولاریزم پێکدادانەکانی کۆمەڵگای مرۆڤایەتی تێر ناکات و پۆست سێکولاریزم لەمڕۆدا لەسەر گۆی زەوی بووە بە پێداویستێکی نکۆڵی لێ نەکراو. ڕەنگە ئەمە وەڵامی هەندێکیان لە میوانەکانم بێ. بۆ ئومێدەی کە سەرنجتان ڕابکێشم، هەڵبەتە ئەمەوێ پێشتان بڵێم بەڕاستی بە واتای دیبەیتی دوو دیدگای جیاواز ئەمە دیبەیت نییە، بە قەدەرەوەی فەزایەکمان دروست کردووە بۆ لێک تێگەیشتن و قوڵبوونەوەی زیاتری تێگەیشتنی خەڵکی کوردستان لەسەر چەمکی دەسەڵاتی ئاینی و چەمکی سێکولاریزم کامیان خزمەت بە فرەیی ئەکەن و کامیان وەڵامگۆی پرسیارەکانی سەردەمە بن. دکتۆر ئەبوبەکر کاروانی، نووسەر و شرۆڤەکار، مامۆستا هیوا قادر، نووسەر و شرۆڤەکار، هاوکات ڕۆماننووسێکی دیاری کوردستانیشە بۆ خۆتان نەزانن، هەروەها مامۆستا ئومێد قەرداغی، نووسەر و شرۆڤەکار و مامۆستای زانکۆ، کاک دکتۆر ئیدریس کاریتانی کە ئەویش جەنابی بۆ خۆتان نەزان کەسێکی دیار و ناسراوە لە کوردستان وە شارەزای فکری ئیسلامیە، هەروەها کاک ئاوات ئەحمەد سوڵتان دیسان ساڵانێکی زۆرە لەسەر ئەم بابەتانە نووسێ و خاوەنی دیدگای تایبەتی خۆیەتی. بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. لەسەر مێزی بەرنامەکەم کەسیان لەوانەیە تەفسیرەکانیان بۆ ئەڵمانی نزیک نەبێ لەو تێگەیشتنەی کە هەندێک لە مامۆستایانی ئاینی دروستیان کردووە، ئەگەرچی نووسەران و خەڵکانی سێکولار بەو تێگەیشتنە ڕازینن کە ئێوە دروستیەکەن. لەبەرەوە دکتۆر لە جەنابتەوە دەست پێکەم، وەکو ئەوەی کە لەسەر بڵندگۆکە لە مزگەوتەکانەوە لە فەرمایشتەکان تا باز لە ئەڵمانیەتەکەی، ئاوا حەزەکەم بزانم لە دیدی تۆ ئەڵمانیەت چییە؟ بناوی خۆی گەورە میهرەبان، درود و سەلام سەر گیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. سپاس بۆ جەنابتان بۆ بینەرانە بۆ ئەم خوشک و برا بەڕێزانە.
دیارە بابەتی علمانیەت یا بڵێ چەمک و زاراوی علمانیەت پێویست بەوە دەکا لە سەرەتادا تاریخ و مێژووی ئەم چەمکە بزانین کە ئەم چەمکە علاقەی بە شارستانێتی ئێمەوە نییە، علاقەی بە مێژووی ئێمەوە نییە، علاقەی بە مشتەقات و بڵێن وەرگری بنەما فکرەکانی ئێمەوە نییە، بەڵکو شتێکی نوێیە بۆیە پێویست دەکات لەوێوە سەرچاوەکەی دیاری بکەین و لەوێشەوە پێناسەی بکەین، چونکە بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵیەکەیە فەوزایەکەیە لە بەتایبەتی دوای بەهێزبوونی سۆشیال میدیا، یعنی فەوزایەکەیە لە تعریف و پێناسەی علمانیەت و فەوزایەکەیە لە تعریف و پێناسەی ئەدیانیش بەتایبەتی دین. طبعا بنسبة علمانيات كباس ما كر اما لبروي ناموية بشارستانتي اما كاتك ديت زيهاني اما حجاري بيت نو تمشي تابزاني ناموية عشنا رك دي مسري لبروا علمانية دواي فكري بلين صوري فرنسي بيدا دبي لانزامي ام كوملا اسبابيك بڵین سەدەی 12 و 10 تا 13 و 14 و 15 و 16 حرکاتەکانی سەرەتا دەست پێ دەکات بە حرەکەی تەنویری سەیریکە ئێستا حاجی ڕەحیمی دراوسێتان لەبەر دەرگا ڕات دەگرێ ئەڵێ مامۆستاکاریتانی مردی خوا بە ئەوە نەباسی ئەلمانیەتەکەن لەسەر تەلەڤیزۆن، هەنێکەڵێ باشە، هەنێکەڵێ خراپە، هەنێکەڵێ ئەلمانیەت دەوایەگین ئیسلامیەکان ڕەنگە یەکتر بکوژن، ڕەنگە هەندێک کەسی ترەڵێ احترامی ئاینەگرێ، هەنێکی ترەڵێ نەچن بەلای ئەلمانیەتە، ئەلمانیەت دوورتان نەخاتەوە لە قیامەت، ئەلمانیەت کوفرە. یەکێکی تر لەسەر مێزی ئەم بەرنامەیەڵێ تاکە پێڵاوە ئەلمانیەت خۆی چییە؟ بەسێ جملە چی بە حاجی ڕەحیم ئەڵێیت؟ ئەلمانیەت بە پێی تعریف و پێناسەکان چەند پێناسەیەکی دەگری. یەکەم گرفتی یەکەم لەسەر چەمکەکە دێتن ئایا علمانیەتان علمانیەتە؟ طبعا علاقی بە علمانیەت دوێنێت، چونکە گەبرین علمانیەت علاقی بە علمەوەی علم نییە، بەڵکو علمانیەت کە علمانیەتە بمانەی پێ عالەمی بوون. عالەمی بوون بە سێ تعریف دێت. تعریفێکیانەوەیە یعنی دنیاگەرایی بە معنای کەلیمە. تعریفێکەکەی ئەوەیە بە فەصلێکی تەواو لە بینی دنیا و یعنی لە بینی ئاسمان و زەوی لە ڕووی قانون یاسا و شریعەتەوە. علمانیەت سێم کە تعریف دەکرێت وەکو موسەیری تعریفی کردێ شتێکی جوانە. دوو علمانیەت هەیە. علمانیەتێکمانەیە جزئیە، علمانیەتیشمان شاملە. ئەو علمانیەت شاملە لە جیهانی ئیسلامی هێشتا نییە. علمانیەتە جزئیە کە ئەوەیە کە لە کوردستان و لە باقی دووەلی جیهانی ئیسلامی پەیڕەو دەکرێت. ئەوش ئەوەیە ژیان دوور دەخاتەوە لە سیاسە، یان دین دوور دەخاتەوە لە سیاست و لە حکم، بەڵام بەشداری بوارە کۆمەڵایەتێکە دەکات، بەشداری بواری تەدەیون دەکات. چی دوور دەخاتەوە؟ هەموو ڕۆژێ مەسەڵەن لە هەموو بۆنەکانە سەرۆکی حکوومەت لەگەڵ ئێوە بەربانگە کاتەوە هەموو ڕەمەزانێک، ڕەنگە بڵێن سەرچاوی یاسادانان و تەشریع ئاینی پیرۆزی ئیسلامە، ڕەنگە پێت بڵێن وەزارەتی ئەوقافمان هەیە، ڕەنگە پێت بڵێن زۆرترین کاراسانیە کرێ بۆ حەج. ئەمە مەسەڵەن باسمان کرد، یعنی گوتمان ئەگەر ئەلمانیەتی شامل بی ئەوەیە کە لە ئەوروپا و لە هەندێک وڵاتان طبعا تەنفیز دەکرێت ئەوەیە کە بە تەواوی دین هەتا شاعیرەکانیشی قبول نییە، بەڵام لە جیهانی ئیسلامی بیمافی کوردستان، چونکە لای جەنابەت معلومە کوردستان سەرەتا هەرێمێکە لە عێراق، دووەم دەستوری ساڵی 2005 عێراق کە تەنفیز کرایە و ئەو حەزابانی شتێکی خراپە ئەلمانی بەڵێ شتێکی خراپە، بەڵێ بێگومان شتێکی خراپە بەبێ دوودڵی، بەڵام تۆ گەلێم نەگەڕێی پەیامەکەی بگەینم لەوانەیە یعنی ئەو مقاطعە حاجی ڕەحیم وا تێناگا من بەنای حاجی ڕەحیمەوە پرسیارم ئاخر خۆ دەبێ ئێمە دانیشتوین کۆمەڵە خەڵک لە ئەستێکی بە حیسابی خۆمان ثەقافیە دەبێ بوردەکاری ئەو بابەتە باسکەین. ئەمە ئەگە تێکەڵەی بکەین تێکەڵە ئەوە بەڕاستی گرفتێکی گەورە دروست دەکات. بۆ نمونە ئێمە ئەگە پێمان وابێ علمانیەت فەصلەکە لە بینی ئاسمان و زەوی بێگومان خراپە. علمانیەت ئەگەر ئەو جۆرە دیدگایەیە کە پێی وابی مجتەمەع دەبێ بە خۆی ئیدارە بکە بە بێگەڕانەوە لە بۆ تەشریع، ئەوە خراپە. بێگومان هەموو نەزەریە کە دێتن دوو شتەیە مەمەستا، فەرقی زۆرەیە لە بینی نظامی حکم لەگەڵ نەزەریات. نظامی حکم لە هەموو وڵاتاندا ئەو ئالیەتەی حکومە، اینجا تەنفیزی و تەشریعی و یاسادانم. بەڵام قسەکان دوالەیەکی کە من وا هەڵی بهێنجێنم تۆ دژی هەموو فۆرمەکانی علمانی نیت. دەزانی کووە دژایەتی بەو شێوازە نیە، ئەگەمە تەفسیلی بکەین دەزانین لە چێوە جێ دەبێتەوە. بەڵێ علمانیەت بە هەردوو زۆرەکەیەوە لەگەڵ جیهانی ئیسلامی و لەگەڵ کۆمەلگای ئیسلامی نایێتەوە. ئەگەر مخەیەر بی و ناچاربی ئەگەر ناچاربی جزئی و شامل کامیان قبوڵەکەی ناخر ناچاری ئێستا قبوڵمان کردیە بۆ یەکە ناچارین جزئیەکەیە.
لو لبرو جيهاني إسلامي لبرو نية كإسلام نظامي شامل نية علمانية قبول كريه لبرو استعمارات فرضي كده بسر مدى كفرضي كده بسر مدى دويلات العالم الإسلامي دروس كرديو حكمي علمانية بسر دا فرض كرديو بتستمنية أجا بتستمن بقبول منية لو شونك علمانية للايمن ببورة علمانية للايمن نظرية كيا شونك النظرية بجيري سدكا آلة حكم دكا آلة حكم للاي ليبرارا كان للاي ماركسيا كان للاي علمانية كان أويك دبيتو فصلي حياة كي لا أسمان أوج للاي من كواتد جيانا مشتكى نظريات يكشتا بس أون دلو تاو دكم نظريات يكشتا أوج أويت شون أتو درواني حياة للاي من أمن ودرواني الحياة يعني هيج بهاي كينيو كخوا جل والله مي بيداويستيكاني سردمي بينيا بلايتو بكرت مختصري للرستيكا بو مطلقي لو أنا ظلم لخصة كان بكي للاي علمانية أويا كخوا جل شأنه بس خلقية ألا له الخلق بس أمرينية تدبيرينية للاي من وكو نظريتش إسلامي خوا هم خلق دكا هم تدبيريش دكا علمانية لويدا هتا أوندي برواي بخواهي كخلقة كديت السد مسألة إدارة دان بروينية الجرنج بهم جور وشواز وتعريف وبيناسة وآمان جاكانيوا لا يبرزت رد كراويا رفضة قابل قبولنيا قبول كرني بناتاريا أو مجتمعي أنا من رأي جناب إسلام بلي من رأي من كوم ملقاي إسلامي هموي حتى أو لحظة إذا صد صالي علمانية دا قبول ينكردوا دسخوش كاقاوات براستي ما مستا بيبيتشوبنا وجه نظري خوي لكومل الرستيا خستا رو كا وەڵامگۆی پرسیارەکانی سەردەمنیە نامۆیە بە کۆمەڵگای کوردی زادەی پاش شۆڕشی فەڕەنسیا و بۆ مجتەمەعی تر هاتووە و نەلای ئەم قوبوڵە بەڕای ئەو نە لە لای کۆمەڵگای کوردیش هەرچەندە من قسەکردن بە ناوی کۆمەڵگای کوردی و شتەوە ئەوە خۆمی لێ پارێزم هیچ کەسێ ناتوانێت بە ناوی هەموو کوردەوە قسە بکە بەڵێ بێگومان سوپاس بۆ مامۆستا کە بە سەرەحی ڕای خۆی دەڕێ بەڵام بە بڕوای من کێشەکە لە تێگەیشتندا لە چەمکەکە و بەدحاڵیبوونێک هەیە لێرەیە بەرامبەر بە چەمکی ئەڵمانیەت بەڵام ئەمەوێ لە پێشەوە بە هیومەر بە کۆشمەیی دەست پێ بکەم باسی تاکە پێڵاوەکەت کرد هەستم کرد ئەو پێناسەیە کێشەیەکی هەیە کاتێک گەڵی ئەڵمانیەت تاکە پێڵاوە تۆ نەزانراوێکت پێناسە کرد بە نەزانراوێکی تر چونکە پێت نەوتین ئەمە تاچی ڕاستە یان چەپە بۆ ئەوەی لە ناو چەپەکانە دایبنینیان ڕاستەکانە من لە پێشەشی کتێبی لێکدانەوەی خەونەکانی فرۆیدا نوکتەیەکی خۆشم جێڕاوەتەوە ئەویش کچێک لە دایکێ پرسیە لە دایە هەڵوژە لە خەوا چییە ئەویژە لە کچم قەیسەیە کێشەکە لە چیایە کێشەکە لەوایە ئەمە ژنێکی نەخوێندەواری بێشەهادەی 100 ساڵ پێش ئێستاە بەڵام دوای 100 ساڵ پیاوێکی خاوەن شەهادە خاوەن دکتۆر دێت پێمان دەڵێ من شارەزەی میتۆدی لێکۆڵینەوە نیم نەزانراوێک پێناساکە بە نەزانراوێکی تر بۆیە ئەو پێناسەی ئەو ناچێتە ئاستێکی زانستیەوە دەمێت بە شێوەیەکی خۆشبە باسی بکەم ئەمان بە کۆتایی پێێنم عرب قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ الکەلام من جنس المتكلم لێرەوە توانین بۆ شوێنی تر بڕۆین بەڵام ئەمە واز لێنم کێشەکەی مامۆستا لە چیایە لە تێگەیشتنایە لە چەمکی ئەڵمانیەت بەڵێ مامۆستا لە ئەڵمانیەت سیستم نییە لەبەرەوەی ئەمپوت و ئاوتپوتی نییە مخرەجات و بودخەلات و مخرەجاتی نییە یان تێهاویشتە و دەرهاویشتەی نییە بە هەمان شێوە ئەڵمانیەت تیۆر نییە نەزەریە نییە لەبەرەوەی خاوەنی تێزێک نییە قسە ناکە لەسەر شتێک و نایە بە شتێک بسەلمێنێ ئەو من شتی زۆر خۆشم بیستووە لەبارەی ئەڵمانیەت و لێرە لە شوێنێکە هیچێک دەڵێ ئەڵمانیەت دینە ئەڵمانیەت دین نییە لەبەرەوەی طقوسی نییە پەرستنی نییە دژی دینە بە من ئەم شتانی کە ئەڵمانیەت نییە تەواوی کەم بۆی دوایی بڵێم ئەڵمانیەت چییە یەکێکی تر کە خۆی بە ئەڵمانیە زانێکەوە بەردەوام لەسەر ئەڵمانیەت قسەکەڵێ ئەڵمانیەت ئەیدیۆلۆژیایە بەڵام ئەڵمانیەت ئەیدۆلۆژیاش نییە لەبەرەوەی جیهانبینی تیان نییە ئەڵمانیەت چییە ئەڵمانیەت بریتیە لە ڕێکار لە ئامادەکاری بە عەرەبی وشەیەکی جوانتر هەیە لە تەرتیبات لە ڕێکخستنێک کە تێیدا دین لە سیستەمی فەرمانڕەواییکردن جیا دەکرێتەوە ئەمە بۆ مانایە نییە کە دین ڕەت دەکرێتەوە لە ڕاستیە لەناو ئەم ڕێکارەدا لەناو ئەم ڕێکەشان بۆ ڕازینین بۆ دین هەر ڕەقەم نییە یعنی ئەڵمانیەت قسە لەسەر دین ناکە ئیشی بە دین نییە
ئەو ئەڵمانی پێویستی بە شتێکی تر هەیە بۆ ئەوەی هەبێ ئەویش ئازادیە ئازادی و جیاوازی لە بیرڕایە واتە کاتێک ئەڵمانیە دین لە فەرمانڕەواییکردن جیا کاتەوە مەیانی چی یعنی چەمکە دینیەکان تەشریع دینیەکان بیر و بۆچوونە دینیەکان لە سیستمی فەرمانڕەواییکردندا بەکار ناهێنێ لە دانانی یاساکانیدا بەکار ناهێنێ یاساکانی یاسای مرۆڤن یاسای وەزعین کە قابیلی گۆڕانن بە پێچەوانەی یاسا مطلقەکانی دین کە زۆربیان قابیلی ئەوەنین دەستکاری بکرێن ئەڵمانیەت شتێک نییە لە خۆوە هات بێ ینی بۆ نمونە ئەوروپایەکانم شەو خەوتون و بەیانی هەستاون و توانە با ببین بە ئەلمانیت پرۆسەیەکی دوور و درێژی مێژوویە چەندین سەدەی خایاندووە لە پێش ئەلمانێتەوە ڕێنیسانس هەبووە بە دوایەودا شۆڕشی پیشەسازی هەبووە ئەنجا ڕۆشنگەری هەبووە هەموو ئەمانە بە درێژایی ئەم مێژووە لە سراعێک و لە ململانەیەکی گەورەدا بوون لەگەڵ دین لەبەرەوەی دین لە ماوەی دەسەدەی ڕابردوودا دین وێرانکاریەکی گەورەی لە ئەوروپا کرد هەندێک لە ئیحسایەکان ئەڵێن لە شەڕە دینیەکانە یەک لە سەرسەی دانیشتوانی ئەوروپا لە ناوچووە دین دژایەتێکی گەورەی بێگومان لێرەدا من باسی دینی مەسیحیە دەکەم باسی ئەوروپاکەم لێرەدا من هیچ کارێکم بە ئیسلام نییە بۆی ڕوون ببێتەوە هەم بۆ بینەرانیش و هەم بۆ هاوڕیاری خۆشم دین پرۆسەی بەرهێمێنانی زانستی خاو کردەوە زانستی دواخست کۆپەرنیکۆسی بە زەلیلی هێشتەوە جیۆدارن و بڕۆنەوەی سووتان گالیلۆیی محکەمە کرد و ناشاری کرد کە بڵێ زەوی ناسۆڕێتەوە دادگاکانی پشکنینی دانا دنیایە خەڵکی برد هەزاران بگرە ملیۆنەها ئافرەتی بە ناوی سیحربازیە و خەنکان و سووتان بۆیە بیریان کردەوە و ئەمە دنیایەک فەیلسوف دنیای بیرمەند لە پشتی ئەمە و هەیە گەیشتنە ئەوەی دەبێ ئەم دینە لا ببرێ لە سیستمی فەرمانڕەوایی سیستمی فەرمانڕەوایی دەبێت دینی نەبێ کاتێکش کە دین سەر ڕەنگە کەسانە بڵێن باشە شەڕەکە هی مەسیحیەتە و جوگرافیاکە هی ئەوروپایە بۆ تەوزیفەکە لێرە بێ بۆ کۆمەلگای کوردی و کۆمەلگای عەرەبی و کۆمەلگای تورکی و کۆمەلگای فارسی باجەکەی بە مەسەلەن شەڕەکە لە شوێنێکی ترە بۆ تۆزەکە لێرە بێ ئێستا ڕەنگە وات پێ بڵێن بێگومان ئەم پرسیارێکی زۆر شەرعیە بەڵام دین ئەو دینە جوانەی جاران نەماوە کە بتوانین هەمومان وەکو مەسیحی و جوولەکە و زەردەشتی و لە سایە بژین دینی ئێستا هاتووە ئەوێ گوتارێکی تاگڕاهان پێشکەش بکە دەوێ بڵێ من تەنها حەقیقەتم لایە و من ڕاستم هەموو ئەوانەی تر لە خوارم نەوەن من ئینسانی دەرەجە یەکم ئەوانەی تر ئینسانی دەرەجە دوون و دەرەجە سێن دەرەجە چوارن ئەمە خەتەرێکە کە وای لە دانیشتوانی ئێرە کردووە کە گومان بکەوێتە سەر هاوڵاتی بوونیان کام سەردەمە ئاڵتونیەیە کە تۆ باسەکەی بەعەکسەوە لە ئێستاە پلورالیزم لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی احترامگرتنی جیاوازیەکان لەسەر ئاستی بەشداریکردن لە بۆنە کۆمەڵایەتیەکانی یەکترا یارسانەکان و کاکەی و ئەهلی حەق و یەزیدی و موسڵمان و کریستیان ئێستا لە چڵەپۆپەدایە لە ڕابردوودا ئەبێت جورئەت بکەین ئێمە بەرامبەر بە جوولەکەکانی کوردستان عەزێتمان داون ڕیشیانمان سووتانەوە لەگەڵ مەسیحیەکانی ئەوەندە نەرمونیان نەبووین کە ئیدعاەکەن بەعەکسەوە ئێستا پێکەوە ژیان خەریکە سەرپێکەوە دەی باشە ئێستا خەریکە لێمان تێگەێنەوە دیسانەوە ئێستا جارێک کە پەلاماری ئێزدیەکانە دەنەوە من نمونەیەکی خۆشت پێ بڵێم من هەرگیز بە درێژایی تەمەنی خۆم لە ئیشکردنمان لە سایکۆلۆژیایە و ئیشکردنمان لە فەلسەفەیە سادیەتی وام نەبینیوە تۆ بیر بکەرەوە یەکێک لەسەر بەرنامەی تەلەڤیزیۆنیەوە دەڵێ ئێزدیەک بهێنە بەیانی تا ئێوارە بیڕەتێنە ئیشی پێ بکە و ئێوارەش بڵێ وەڵڵا پارەم پێ نییە ئێزدیەک کە کەس و کارەکەی کەماڵ و منداڵەکەی ئەم نمونەیە بۆ بازناکەی خۆ ئەو کابرایە دووەم دەنگی ناو کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی بووە خۆ وتاری هەیە لەسەر دیفاعکردن لە یەزیدیەکان وابزانام شعریشی هەیە بە یەزیدیە لەوەتەی هێشە لە مەجای فکر و فەلسەفە و شەریعەت و ئەم شتانە ئیشەکە بەستم وایە تۆ ئیشکالە لەگەڵ نمونونەکانە هەیە یا ئیشکالە لەگەڵ تێزەکانە ئیشکالە لەگەڵ تێزەکانە هەیە من ئەم نمونەیەم بۆچی هێنایەوە بۆ هێنامەوە پێم بڵێم ئیسلام خەریکە لەو چوارچێوە معقول و جوانەی جارانی خۆی ئەچێتە دەرەوە خەریکە دەبێ بە نمونەیەکی تر خەریکە ئەویتر قبول ناکە ئیسلامیا هەندێک لە وجهی وەچی ئەحزابی ئیسلامی ئێمە ئیسلاممان نییە ئێمە ئیسلامەکانمان هەیە بەڵام نمونەیەک لە ئیسلام لێرە هەیە
کە بۆ نمونە وەکو تاکە پێڵاوەکەی کە تۆ باست کرد ئەمە خەریکە بە ئیتیجاهێک ئاڕوا ئەو وتی ئەو ئەلمانیە ئیلحادیە سۆڤیەتیە باسەکەم نەک ئەلمانیەتێک کە بڕوای بە ڕێزگرتنی ئاین هەیە و ئەشی هێنێ بڕوای بەوە هەیە تەوزیفی بکە لە ناو مجتەمەعا و بۆی بگەڕێتەوە بۆ نۆرمەکان نەک بەس بۆ ئاینی ئیسلام بۆ ئاینی مەسیحیش ئەوە قسەی ئەوە سیستم نییە و ئایدۆلۆجیا نییە دەوڵەتەکان و سیستمی فەرمانڕەوایەکان ئەمانەی تر دیاری ئەەکەن کاتێک کەسێک دێ دەڵێ من ئەلمانیم ئەم قسەیە یعنی چی یعنی من بە چەمکە دینیەکان ئیش ناکەم من حکومەکانی دین لە ژیانی خۆمدا جێبەجێ ناکەم ئەمە لەگەڵ دینی مەسیحیەتدا بە ئاسانی جێگەی بۆوە لەبەرەوەی ئەسڵەن لە ئەرستۆ دەست پێ بکە کاتێک کارستۆ بەس لە خودایەکەکە کە ئیشەکان دەکا و دوایی بەجێ هێڵێ باشە بەس پێ دوانیە ئەم مۆدێلە لە ئەلمانیەت کە تۆ باسیەکەی جگە لە فەڕەنسا هاوشێوەی نیە حتا ئەمریکا لە هەموار یەکەمی دەستوریانە لە جەنابە نرمترن بەرامبەر بەدین لە ئەمریکا مەبەستم ئەوەیە یعنی هەست ناکەی جۆرێکی تر تایپێکی تر لە مرۆڤی سکولار و ئەلمانی هەیە نەرمونیانترە تۆ زۆر ڕادیکالانە مەسەڵەن حتا ئەلمانیەکان وابیر ناکەنەوە مەسەڵەن ئیدریس کاریتانیەکان و موسەنا ئەمینەکان و عەبدوڵەتیفەکان فڕێ بەنە دەرەوەی مجتەمەع تۆ بەڕاستی هەست دەکەم لێم تێنەگەیشتی باسی ئەلمانیەتێکی پەڕگیر یان ئەلمانێکی شاملیە جوزئی ناکەم لێرەیە باز لەو شێوازی ئیشکردنە ئەەکەم کە لە فەرمانڕەواییکردنە دین بەکار ناهێنێ جا ئەلمانی گشتگیر ئەوەیە لێرەدا ناوەستێ بەڵکو لە ناو سیستمی کۆمەڵایەتیشە نایەڵێ کاتێک کە من دەڵێم دین لە سیستمی فەرمانڕەواییە لە حکومە یاسایەکانی خۆمدا بەکار نێنم مانای ئەوە نییە کە ئیتر من دین ڕەدەکەمەوە من کارم بەوە نییە تۆ لە ژیانی تایبەتی خۆتە چێکەی تەنانەت لە ناو خودی ئەلمانێتی فەڕەنسیە کە کێشەیەکی گەورە دروست بوو لەسەرەوەی کە حیجاب نایاڵێ بەڵام ئەوان کلێتەکەی جوولەکەکانیش نایاڵن لە شوێنە گشتەکانە لەسەرکەن ئاگا لێ بکە ئەڵێم شوێنە گشتەکان واتە تۆ دەتوانی لە ژیانی تایبەتی خۆتە حیجابت هەبێ و هەروەها ملوانکەی مسیحیەتیش لە شوێنە گشتەکان زۆر باشە دەستخۆش بەڕاستی من کۆمەڵێک پرسیارم لەسەر و دروست کرد پرسیارم لەسەر دکتۆر ئیدریس کاریتانیشە بوو هیوادارم دواتر وەڵامم باتەوە بەڕاستی بەشێک لەمانی کە کاگاوت باسیەکە پێدوانیە گەر شەڕ بینەوە بە مێژووی ئیسلامدا لە هەندێک لە حەقبەی زەمەنیا ئەمانە هەبووە لە سەردەمی عەباسیەکانە لە 33 خەلیفە 32 بەدەستی یەکتر کوژراون سیکولاریزم لەوێ نەبووە اینجا دوو بۆچوونی واقعی هەم ئەوەی جەنابوو لەسەر ئەلمانیەت هەم ئەوەی کە کاگاوات لەسەر دەسەڵاتی ئاینی فعلەن هەردوو کشتان سەرچاوی خۆتانتان هەیە هەردوو کشتان دەتوانن بەرگری لە ئەرگۆمنتی خۆتان بکەن بەڵام پاش ئەم ناوڕە بینەرانی بەڕێز بەقەدەر هەموو پێناسە جیاوازانەی ئەمان باسییان کرد پێناسەی جیاواز هەیە هەم بۆ دەسەڵاتی ئاینی هەم بۆ سیکولاریزم و مەفهومێکی تریش هەیە چۆن ئەوترێ نوێگەری و پاش نوێگەری مۆدرنیزم و پۆست مۆدرنیزم حەداسە و بعد الحەداسە ئێستا سیکولاریزم و پۆست سیکولاریزمیش پەیدا بووە تەنانەت ئەو کۆمەڵگایانەی کە ئەزانن مۆدرنیزم نەیتوانی ڕۆڵ و کاریگەریەکانی ئاینوەلا بنێ ئێستا مەفهومێکی تریش مناقەشا کرێ پۆست سیکولاریزم واتە جارێکی تر هێنانەوە ئارای ئاین و بۆ ناو مجتەمەعاتی مۆدرن بەڵام بەو جۆرە ناکە ئاین بە ناوی پیرۆزی نۆرم و دید و تێگەیشتنەکانی خۆی و هەموو ئەوانی تر بسڕێتەوە بەبێ ئەم تێگەیشتنە ڕەنگە لەسەر مێزەکەی منیش بقەومە نەک لە بینی ئەلمانی و ئیسلامیە ئێستا ئێمە بزانم میوانەکانی تر چیە فەرمون بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت بزانین مامۆستا هیوا قادر ئەزمموی ژیانکردنی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای هەیە و نووسەرێکە گرنگی بۆ ئەم پرسانە هەیە ئەگەر کەسێک لێت بپرسێ مامۆستا ئەلمانیەت چییە چۆن وەڵامی دەدەیەوە لە ڕاستیە ئەلمانیەت فەلسەفەیەکی سیاسیە بە مانای نادینی دێت واتە دەسەڵاتی
بەڕێوەبردننی دەوڵەت لە دین جیا ئەکاتەوە. واتە هەموو ئەو دەستور و ڕێسانەی کە لە ئەلمانیەتە نووسرێ دین ناتوانێت بچێتە ناویەوە و بڕیاری لەسەر بدا. لێرەوە چەمکێک دروستە بێ کە ناوی چەمکی هاوڵاتیە، هەموو دیندارێک و بێدینێک لە ناو ئەو سیستەمەیە لە بەرامبەر یاسایە یەکسانن. بەڵام چاواشەکاریەک هەیە هەم ئەوانەی کە باوەڕیان بە دینە و هەم ئەوانشی کە باوەڕیان بە ئەلمانیەت هەیە. ئەوانەی کە باوەڕیان بە دینە پێیان وایە ئەلمانیەت مانای ئیلحاد دەگەێنێ کە بە یەکجاری هەڵەیەکی گەورەیە. ئەوانشی کە تەواو زۆر بە تونوچیژی دیفاع لە ئەلمانیەتەکەن پێیان وایە ئەلمانیەت بڵێن ئەبەستێتەوە بە دیموکراتێتەوە. ئەکرێتەوە وڵاتێکی ئەلمانیت هەبێ بەڵام نادیموکراتی بێ. بۆ نمونە لە بیستەکانەوە تورکیا وڵاتێکی ئەلمانیە بەڵام دیموکراتی نییە. 100 ساڵە لەسەر فەوتان و کوشتن و بڕین و سڕینەوەی کورد ئیشەکە. یاخود چین وڵاتێکی ئەلمانیە بەڵام ئەو مافانەی کە بێ بدرێ بە بەو توێژەی کە ئیسلامن پێیان نادا. لەبەرەوە جۆرێک چاواشەکاری گەورە لە هەردوو لایە، بەڵام لە سیستەمی ئەلمانیا کەس ناتوانێت بە ناوی خودداوە قسە بکات. هەمووان لە بەردەمی یاسایە یەکسانن. لە ئەلمانیەتە سیاست چالاکیێکی تەواو عەقلانیە و مرۆڤ چەقە لە ئەلمانیەتە، بەڵام لە سیستەمی دینیە مرۆڤ چەق نییە. مرۆڤ وەک گوناهبارێک سەیرەکرێ، مرۆڤ ئەبێ ملکەچی هەموو ئەو ڕێسا و یاسایانە بێ کە دین ئەیسەپێنێ بەسەریە. لەبەرەوە ئێمە لە بەردەمی دوو دنیای تەواو جیاوازین و بەداخەوە لە کوردستانە بەشێکی زۆری حزبە ئیسلامیەکان ئەوانەی ئیسلامی سیاسین ئەم چەمکیان تەواو شێواندووە و بەلاڕێیا بردویانە. دەنا ئەلمانیەت دژی دین نییە، بەڵکە احترامی هەموو دینە جیاوازەکان و هەموو تەریقەتە جیاوازەکانەکە و لەژێر چەترێکە کە ملحیدێک لەگەڵ کەسێکی ئیماندارە لە بەردەمی یاسایە یەکسانن و ڕێگریەکە لە بەردەمی ئەوەی کە کەسێک بە ناوی دینەوە ئەوی تر بچەوسێنێتەوە یاخوبی کوژێت. ئێمە ستاستیکی زۆر گەورەمان لە بەردەمایە. بەشێکی زۆری وڵاتانەی ئەلمانین لە ئاستی مافی ئینسان و مافی ژنا لە دەرەجەیەکەکان و لە تۆپەکانن. هەموو وڵاتانی تریش کە ئیدعای ئیسلامیەکەن لە دەرەجە هەرە خراپەکانن. من یەک ستاستیکی پچکۆلم لە بەردەمایە. بۆ نمونە خراپی بارودۆخی ژیان لە وڵاتە ئیسلامیەکان و لە ئەلمانیەکانە. بۆ نمونە یەمەن یەکەم وڵاتە لە خراپی بارودۆخی ژیان و بارودۆخی ئینسانیە. نەرویج کە وڵاتێکی ئەلمانیە یەکەم وڵاتە کە لە تۆپایە لە هەموو لە ڕووی حورمەتگرتنی دینەکان و لە ڕووی یاساوە. لە خراپەکان ئەژبێرم ئەفغانستان، سووریا، پاکستان، سوودان، عێراقیش دیارە، دواتر لیبیا و چات و تاگاتە فەریقا. لەوانەی کە عیلمانین و لە ڕێی حورمەتگرتنی دینەکان و تەریقەتەکان و لە ڕووی ئازادی بیرروڕاوەوە نەرویج دەرەجە یەکەم دێ، سویسرا، دواتر فینلەندا، دواتر دانیمارک، دواتر ئوسترالیا و وڵاتەکانی تر. لەبەرەوە ئێمە ئەم ستاستیکە پێمانەڵێ کە لە وڵاتانی ئەلمانیا ئاستی حورمەتگرتنی دینەکان و ئاستی ئازادی بۆ دینەکان بۆ هەموو تەریقەتەکان بە یەک چاو لە دیدی یاساوە سەیرەکرێ. بەڵام هەمان ئەو حاڵەتە لە وڵاتانی ئەوانەی کە بڵێن دینی ئیسلام باڵا دەستە نزیکی ئەستەمە دەسەڵاتی دینی بتوانێت پلوڕاڵ بێ، بتوانێت ڕێزی بیرروڕای جیاوازی لانی کەم ئاینی بگرێ. نەخێر لە کاتێکە ئەستەم نییە کە ئیسلام بتوانێت دەستکاری ئەو مەفاهیمانە بکە کە باوەڕی پێێتی. ئەگەر دەستکاری ئەو مەفاهیمانە بکە بێگومان ئەستەم نییە. بەڵام ئایا لە وڵاتانی عەرەبی و هەموو ئەوانەی کە باوەڕیان بە ئیدعاەتی سیاسی ئیسلامی سیاسی هەیە چەندێن
کار لەو بەڕای تۆ بابەتاکە. بۆچی مەسەلەن زۆرێک لەوانەی کە هەندێک گروپی پەڕگیر پەلاماریانێن یان کوژنیان کەن بە سەبایە هەتکی شەرەفیانەکەن بە ناوی پیرۆزی ئاینیەوە ڕناکەن بۆ نمونە بۆ سعودیا ڕۆن بۆ ئەڵمانیا ئەلمانی هەستەکەنەوێ پەنایە بۆ تەواو ڕاستە لەبەرەوەی ئەزانەیە کە لەوێ مافەکەی پارێزراوە. بەڵام شیعەیەکی ئێران ناتوانێت ڕابکە بۆ سعودیە بۆیە لەوێ لە دەستی سیستەمی ئێرانی ڕابکە بچێ بۆ سعودی بیپارێزێ، بەڵام لە سویدا ئیپارێزێ. لەبەرەوە ئەو خوشکۆ برایزدیەکانی ئێمە ناڕۆنا قەتەر مەسەلەن ئەڕۆن بۆ ئەڵمانیا، ئەڕۆن بۆ سوید، ئەڕۆن بۆ بەریتانیا، دکتۆری نەفسیان بۆ دانن، مەعاشیان بۆ بڕنەوە، ڕایانهێننەوە لەگەڵ ژیان، بۆ ناڕۆن بۆ شوێنەکانی تر. لەبەرەوەی تۆ کە ئەچیتە وڵاتە و ئەبی بە پەناهەندە، ئەبی بە هاوڵاتیە وڵاتە، تۆ لەگەڵ کەسێک کە خەڵکی وڵاتی و بە بنەچە خەڵکی سویدە یا بەریتانیایە لە ڕووی یاساییەوە هەمان یاسە بەسەر توە تەطبیقە بێ. هەمانوانێ ئێستا دکتۆر کاریتانی و هاوبیرەکانی یا بینەرانی بێشوماری ڕوودا و بەرنامەی لەگەڵ ڕەنجیش بڵێن بەڕاستی مامۆستا جوان بۆ خۆتانە ڕیس کرد، هەموو پۆزەتیڤەکانە کرد بە سکولاریزم و هەموو ئەوانی تر بە ئەنتی سکولاریزم. مەسەلەن زۆرێک لەوانەی کە تۆ باسیەکەی بەڕاستی نزیکی سەدەیە کە بێ بەپێی عمری دەوڵەتەکان با ئەوەندە حڕێتیان نەبووە خۆیان ئیرادەی خۆیان لە دەستی خۆیان نابێکە پیور سیستمێکی ئیسلامیان هەبێ یا سکولار بێ. بەرهەمی گەمەی مخابەراتی دەولین یەکێکیان کراوە بە ئەلمانی و یەکێکیان کراوە بە ئیسلامی و یەکێکیان کراوە بۆ هیچ لەم فۆرمی دەوڵەتانی کە تۆ باسێکەی تەمسیلی ئیرادەی خاڵسی شعبەکان خۆیان ناکەن. لەسەر ئەمە چیە فەرموو؟ ئەلمانیەت سیستەمێکی کامڵ نییە وەک دیموکراسیەت کە دیموکراسیەت هەرگیز ناتوانێت کامڵ بێ، بەڵکە پرۆسەیەکی دوور و درێژی مێژوویە کە هەمیشا بێ کاری لەسەر بکرێ و سیستەمێکە پڕە لە پرسیار و گومان. بەڵام بە دیوەکەی ترە ئەو سیستەمەی کە باوەڕی بە دین هەیە و لەسەر دین بنیان ئەنرێت نەمرۆڤ چەقە لە ناویە و لە ڕێی دینەوە وەڵامیکی بێچەند و چوونی هەموو پرسیارەکانی داویتەوە. واتە لە سیستەمی علمانیەتە معریفە دەرگایەکی ئاوەڵایە و دەرگایەکە بۆ ئیجتیهادێکی گەورە، بەڵام لە سیستەمی دینیە معریفە دەرگایەکی داخراوە و وەڵامەکانت هەمووی دراوەتەوە و پرسیار و گومانی ئەوەندەتیانە بە قەدەرەوەی کە لە سیستەمێکی وەری بگرم وەکو دوا پرسیارم هەردووکیان ئیشکال ئامێزن، هەم دەسەڵاتی تیۆکراتی هەم بڵین ئاینی هەم دەسەڵاتی دەوڵەتی سیکۆلار، بەڵام دەردەکان لە لای ئەلمانیەت کەمترە بەڕای تۆ؟ هەڵبەتە وایە هەر سیستەمێک پەیوەندی بە ئینسانەوە هەبێ هەمیشە ئیشکالیاتی هەیە، هیچ سیستەمێک نییە کامڵ بێت. بەڵام ئەو ئینسانێکی دینیە پێی وایە ئەوەی کە با ئەو باوەڕی پێێتی هەموو وەڵامەکانی پێەیە بنبڕە و تەواو لێبێتەوە. لەبەرەوە هەرگیز ناتوانانی تۆ دیفاع لە سیستەمێکی ئەلمانیەت بکەیت. بڕۆیە یەکێک لە وڵاتانەی سوید نەرویج کە ئێمە بە دەرەجەیەک و دوی بینین ڕۆشنبیرەکانی ئاوا دیبیتەکەن ڕخنیان هەیە قسەیان هەیە، بێگومان هیچ سیستەمێک ناتوانانی بە سیستەمێکی کامڵ دابنەی، لەبەرەوەی ئینسان کاینێکە قابلی گۆڕان و تێفکرینە. ئەوەی کە لە تەلەڤیزۆنەکانی سوید سیکولارێک ڕخنە لە سیستمی سیکولار بگرێ لە دەسەڵاتی تیۆکراتیە ئەم فەزایە ئاوا کراوە بێت؟ بێگومان هیچ کەسێت ئەڵەن بێگومان ئێمە دوای ئەم بەرنمەیە ڕەنگە دنیای جنێومان بۆ بێ لە کۆمەلگەی کوردیا بۆ نمونە، بەڵام تۆ لە کۆمەلگەیەکی ئەوروپیات تۆ سەرنجەکان و ڕاکانی خۆتەڵی بەبێەوەی نە لە ڕووی یاساوە نە لە ڕووی باری کۆمەڵایەتیەوە هیچ مەرجێکت بێتە سەر لەبەرەوە بە پێچەوە. بەڵام ئەوە وای تەفسیر ناکەی کە مەسەڵەن دەردێکی کۆمەڵاتی و کولتوریە خۆ بۆ نمونە دکتۆرە بووبەکر کاروانی بۆ خۆی کەسێکی ئاین پەروەرە لەبەرەی وجهە نەزەرێکی جیاوازی هەیە لەسەر زۆر دیدگایەکی جیاوازی هەیە لەسەر زۆر مەسائلی تەنانەت شەرعی و فقهیش نییە. بۆ نمونە ڕەئی وای ئیخوان کاتی هەڵۆشانەوەی هاتووە وەڵامگۆی پێداویستیەکانی ئەم سەردەمەی جیهانی ئیسلامی نییە. بۆ نمونە ڕای وای ئەحزابی ئیسلامی پێویستە ڕێخستنەکانیان لە داخراویەکی بەڕووی خەڵکە بکرێتەوە بەرەو کرانەوە بڕوە، ئەویش ڕوبەڕووی پەلاماردان و جنێوە بێتەوە. ئەم پەلامار و جنێوە پێت وایە سۆرسەکەی تێکستی دینی بێ یا لە خێر دەردەکە لە شوێنێکی ترە؟ بەڵێ بەشێکی زۆری کێشەکە کێشەیەکی دینیە. ئێمە تاکە کۆمەڵگەین لە هەموو خۆرهەڵاتی ناوەڕاستە
لە دوای هاتنی ئیسلام کە 1409 ساڵە هاتووە تا ئێستا پرۆسی بە ئیسلامیکردنمان بەردەوامە لە چاو هەموو ئەو میلەتانی دراوسێمان و بەشێکی زۆری حیزبە ئیسلامیەکان ئیش لەسەرەوەکەن. ئێمە ئێستا لە قۆناغێکین وەک هەمان ئەو قۆناغەی شۆڕشی پێش شۆڕشی فەڕەنسی کە لە ناوەڕاستی 1800کانەوە کە ئیتر دینیان لە دەسەڵات جیا کردەوە و ئەلمانیا تا دەکایەوە. هەموو ئەم شەڕانی کە ئێستا بە ئینسانی کورد و باشە خۆیاک پرسیار ئەگەر دین لە دەسەڵات جیا بکرێتەوە بۆ بەها ئەخلاقی و کۆمەڵایەتیەکان لەکوێوە بیهێنین لەکوێ قەرزی بۆ تۆ پێت وایە بۆ تۆ پێت وایە کوردستان جیا نەکراوەتەوە بەس بۆ تۆ پێت وایە ئەخلاق تەنها پەیوەندی بە دینەوە من تەمسیلی ڕەوچە نەزەری خۆم ناکەم یا. بەڵام هێشتا بۆ نمونە لە کۆمەلگایەکی وەکو ئەمریکا بەڵێ مەسەڵەن کاتێکە نەریتێک تەحریمەکە نەگەڕێنەوە بۆ سۆرسێک بەڵێ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی کۆماریەکان بۆ مەسلەی هاوڕەگەزخوازی نەگەڕانەوە بۆ مەسلەی مەسیحیەت بەڵام ئەوەندەی بەشێکی یاری سیاسی و دەنگهێنان و ئەوەیە ئەوەندە بەشێکی ئەوە نییە ئەوەی کە ترامپیشەکان بەشێکە لەو یاری و لەو گەون سیاسی کە ناو کۆمەلگەی ئەمریکاییکە ئەوانەی کە دەنگەدەن بە ئەوانەی کە دەنگیان داوە بە ئەحساییە ئەوانەی کە دەنگیان داوە بە ترامپ ئەوانن کە وەک چۆنێ ماڵێن توێژێک هەیە لە دەرەوە شار لە قەزا و ناحەکانە بەشێکی زۆری ئەوانەی دەنگیان داوا بۆ ئەو کەسانن کە بێ ئەندازە محافزکارن لە تێڕوانینە لە بیرکردنەوەیە تێگەی لەبەرەوە هەرگیز ناتوانی ئەو نمونەی ئەمریکا بینێتەوە بێ سەرچاوەی بەها کۆمەڵایەتی و ئەخلاقیەکان بە تەنیا باوەڕی ئاینیە پێت وایە سۆرسی تریش هەیە کە بەرهەمی ئەزمون و کەوتن و هەستانەوەی کۆمەلگای مرۆڤایەتیە بێگومان من ئەو نۆرمە ئەخلاقی بەش بەحاڵی ئەو نۆرمە ئەخلاقی کە من باوەڕم پێێتی لە دینەوە نەهاتووە لە هەموو ئەو خوێندنەوە و تێفکرین و تێڕوانینەی خۆمەوە هاتووە کە دەستکاریم کردووە تێگەی لەبەرەوە ئەخلاق تەنها سەرچاوەکەی دین نییە بەڵکە لە هەموو ئەو کتێب و خوێندنەوە زۆرانەیە لە هەموو ئەو فکری بەشەرێتەوە لە یۆنانەوە تاکو ئێستا کە ئێمە وەکو سەرمایەکی گەورەی بەشەرێت لە بەردەستمانایە ئەوە گەورەترین سەرچاوی کە لە سیستەمی ئەلمانیا ئاین ڕێزدار و شکۆمەنترایە لە سیستەمێکی مەسیحی یا بودی یا ئیسلامیە لە سیستەمی ئەلمانیا دین زیاتر ڕێزی لێگیرێ حورمەتیە گیرێ یارمەتیە درێ بەڵام ڕێگەی پێنادرێ بە ناوی ئەوەی کە ئەو تەنها خاوەنی حەقیقەتی ڕاستەقینەیە کەسێکی تر دینێکی تر تەریقەتێکی تر پچکۆلە بکاتەوە و یا بیچەوسێنێتەوە. بەڕێز کاروانی من لە پێشەکەکەمە باسی ئەوم کرد کە جگە لە ئەلمانیەت و دەسەڵاتی ئاینی ضرورەتی کەوتن و هەستانەوە بەریەککەوتنی کۆمەلگاکانی مرۆڤایەتی و دەوڵەتە جیاوازەکان تێزێکی تریشی بەرهەمێناوە کەویش پۆست سێکولاریزمە کە پێی وایە مۆدێرنا و پێی وایە بەدیدێکی نەقدی جارێکی تر سەیری سیکولاریزمەکە بە تایبەتی سیکولاریزمی ئیلحادی و تندوتیش و ئەوەی کە بە هەموو جۆرێ ڕیشە ئاینیەکان و باوەڕ لە دەرونی ئینسان بڕۆ ئەترافی پێناکەوە فڕێتە دەرەوەی کۆمەلگا و تۆش بەردەوام خەریکی دروستکردنی کولتوری نەرمونیانی تا ئەوەی کە لە وەڵامی ئەوە وتم بڕات بە ڕێخستنی حزبی ئیسلامیش نەماوە بە داخراوی کە بەس بە تەنیا مەجال بە ئەفکاری ئیسلامی با یا پرۆژەی ئیسلامی پرۆژەیە کە نا ئیسلامیش بێ بەڵام خزمەتی بەشەریەت و کۆمەلگای کوردی بکاتەوە باوەڕپێتی لە بینی ئەم دوو مناقەشەیە تۆ چییە فەرمووی؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڵام من پێم وایە ئیشکالێت و لانێت تێگەشتێکی زۆر هەیە لە نێوان بازنەی ئەلمانی و ئیسلامیەکە هەر دەربارەی چەمکەکە خۆی لەبەرەوە ڕاستە لە ڕووی مێژوویە و چەمکەکە سەر بە ژیواری مێژووی ئێمە نییە لە هەندێک چەمکەر تێناگەین بۆ نمونە زۆربەی مرۆڤی کورد لە ئازادی ویژدان تێناگەن یعنی بەس تۆ ئەوروپیەک بە ژان و ژواری 30 ساڵ شەڕی ئاینی چەشت بێ ئەزانی سەپاندنی عەقیدە یعنی چی و ئازادی ویژدان یعنی چی بەس من و تۆ لی تێناگەین بەڕاستی ئەلمانیەت ئەمەی کاک هیوا باسیکردمە ئەلمانیەت نییە ئەمە دیموکراسیەتە و من کێشەکەم لەوەیە کە مناقەشە باوی بەسەر چووە من پێم وایە ئەمە لە قۆناغێکا ژین
ئێمە لە قۆناغی دوای ئەم قۆناغەیەژین لەبەرەوە ئەلمانیە چەمکێکە ئێمە لە سەرەتای سەدەی بیستەمان ناژین تازە مژدەی دێن بە ئەلمانێت و ئەلمانیە دوایە وانە لەبەرەوە ئەلمانێت ئەزمون کراوە لە واقعی دنیای ئیسلامە پاشخانی ئینسانی موسڵمان بریندارە لە ڕووی ئەلمانیەوە چکم یەکەم ئەزمون دەست و پەنجەی لەگەڵم کردووە کەمالیزم بووە کە نوێژی لێ قەدەغە کردووە حەجی لێ قەدەغە کردووە سوکاتی بە ناسنامەی ئاینی کردووە ڕەزاشا بووە دوای ئەوە سەدام حوسین بووە هەوادیان بووە فڵان بووە لەبەرەوە پێش ئەوەی دینیەکان ئیسلامیەکان چەمکە ئەلمانێت بشێوێنن ئەزمموی ڕق ئەلمانێتی شێوان و ئەمەیە بەڵام ناوی کوردەیە نابەزێک دەقە قسەکەت بە شەکر بێ بەڵام ئەزمونونەکەی کە تۆ باسێکی مستەفا کەمال و هی دوای مستەفا کەمالیش ئەگەر بە زاری کورد بیچێژی ڕاستە نوێژی لێ قەدەغە کردەوە یەکێکی تریان هێڵایەتی نوێژکا بەڵام ئەویش بە نەتیجە دوای نوێژەکە هەر ڕەمی کردووە یعنی لەبەرەوە ئەگەر پێودانگەکەی تۆش بۆ سیکولاریزم ئەمەیان بێ پێدوانیە ئەمە مشاڵ نییە هیچ قسەم نەکردو جارێ یعنی هەر هیچم نەوە نمونونەکەت نامن باسی شێواندنی چەمکەکەم فەرمو ئەم چەمکە لە ژیواری خۆراوایە ئەم چەمکە جارێ پێمان وا بێ شتێکمان هەیە کۆنکرێتی بە ناوی ئەلمانێتەوە هەڵێ ئێمە زیاد لە پێناسێ زیاد لە تێگەیشتنێ زیاد لە بۆچوونێ زیاد لە نمونەیەکمان دەربارەی ئەلمانێتەیە ئەلمانێتی ڕقمان هەیە ئەلمانێتی دژە دینیمان هەیە ئەلمانێتی نەرمومنیانمان هەیە ئەلمانێتمان هەیە لە چوارچەوەی لیبرالیدا بڕای بەفرەیی هەیە ئەلمانێتمان هەیە لە ئەزمموی فاشزم و ناززم و مارکسیزم و بەعسیزم و کەمالیزمە یعنی بەرامبەرەکانە پلیشێنێتەوە بۆیە جارێ ئێمە بڵین ئێمە کام تێگەیشتنەمان بۆ ئەلمانێت هەیە هەندێک پێناسی ئەلمانی هەیە هەندێک نمونەی ئەلمانی هەیە نەک لەگەڵ دینا دژە نەک لەگەڵ ئیسلامە دژە لەگەڵ ئینسانە دژە بۆیە ئەم نمونانە ڕەتەکەینەوە من نابێ شەڕی زاراوەکام کەین نە ئیسلامی و نە ئەلمانی بۆ نمونە دکتۆر بورهان غیلیۆن مامۆستای سوسیۆلۆجیا لە سۆربۆن و یەکە لە بیرمەندە گەورەکانی ئەم ناوچەیە ئەڵێ ئەلمانیەت ڕێو شوێنێکی کردداری لێکجیاکردنەوەی دەسەڵاتی دینی و زەمانیە لە ئەوروپایە لە مێژووی بەشەریەت تا تێپەڕێنراوە کۆتایی پێهاتووە لەحزەیەکی مێژووی بوو درێژە بە قسەکانی ئەڵێ ئەلمانیەت لە خودی خۆیە یەکسان نییە بە بڕوابوون بە یەکسانی و دادپەروەری لەبەرەوە هەرگیز ئەلمانیت ڕێگەی نەگرتووە ئەلمانیەکان دڕندایەتی بکەن ملیۆنەها ئینسان بکوژن بیان بکەن بە کۆیلا هەروەکو چۆن لە ئەسمموی کۆڵۆنیالیزمە بەرجەستا بێ یەکێکی وەکو محەممەد عابد جابری بیرمەندێکی عەرەبیە ئەڵێ ئێمە خودی چەمکەکە کێشەی هەیە باواز لە زاراوەی ئەلمانێت بێنین با بیکەین بە عەقڵانیەت بیکەین بە مەدەنیەت بیکەین بە دیموکراسیەت لەبەرەوەی بابەتێکمان نییە لە واقعی ئێمەیە تەعبیری پێ لێ بینەوە کە وشەکە بەکارهێنین باگراوندە بە کۆمەڵێ ناوڕۆکی زۆر خراپ و زۆر دژ و ناوڕۆکێکی زۆریشی پێدراوە لە بەرەجامی ئەو ململانەی خەڵک ئەوەی بیردێتەوە ئەڵێ لەبەرەوەی ئیشکالیەتی مێژووی واقعی ئێمە جیاوازی دەسەڵاتی دینی و ئاینی و سەید کۆنتترۆڵی دەسەڵاتی دینی بۆ دەسەڵاتی زەمەنی نەبووە لە مێژووی دنیای ئیسلام و لە واقعی ئێستاشا کێشەی ئێمە ستەمکاری بووە چارەسەری کێشەی ستەمکاری دیموکراسی ئەلمانێت نییە بۆیە ئێمە ئێستا لە ئەلمانێتەوە دەست پێ بکەین لە دنیای ئیسلامە سەرمان لە سەرکوتەوە دەرەچێ لەبەرەوەی لە ئەلمانێت لە دنیای ئیسلامە ئاین بەهێزە لە هەر شوێنەکە ئاین بەهێز بوو لە ئەلمانێتەوە دەستت پێ کرد لەبەرەوەی ئەلمانێت داخوازیەکی جەماوەری نییە خەڵک هەوڵی بۆ بە هەڵقوڵاوی واقعەکەی خۆی نییە ئەبێت تۆ سەرکوتکەی وەکو کەمالە تاتورک ئەبێ چی بکەی و ئەگەر لە ئیسلامی سیاسیشەوە دەستمان پێکرد ئەگەر لە ئیسلامی سیاسیشەوە دەستمان پێکرد دیسان سەرمان لە دیموکراسیەوە دەرناچێ ئەبێت لە دیموکراسیەوە دەست پێ بکەین و بگەڕێنەوە بۆ ئەلمانیەت و بگەڕێنەوە بۆ ئیسلامیەکان بۆی بگەینە حاڵەتی لێکتێگەیشتن و تەوافق و بەرهەمێنانی سیستمی هاوبەش و دیدی هاوبەش و چواربهێشەی هاوبەش بۆ بەیەکترەوەژات بۆی ئێمە لە قۆناغی دوای ئەلمانێتین لە قۆناغی دوای ئیسلامی سیاسیین و ئێمە ئیسلامیەکانشمان لە کوردستانە بەکردەوەی ئەگەر بۆ چوونیشان هەندێوانە بێ وا جوڵاوەتەوە بە قسەکەم ئەگەر تاوکەم ئێمە ئێستا پێویستمان نە بە دەوڵەتی ئەلمانیە نە بە دەوڵەتی ئیسلامیە هەردوو دەوڵەتەکە لەم ناوچەی ئێمەیە شکستی خۆیان ڕاگەیان
شکستی خۆیان ڕاگەیان پێویستیمان بە دەوڵەتێک کە جارێک پێش هەموو شتێ مانای دەوڵەت پێیا بێتەوە ئێمە دەوڵەتمان نییە دەوڵەت سازی لەم ناوایە شکستی خواردووە دەوڵەت نییە تەنها جێی ئیسلامیەکانی تیا بێتەوە تەنها جێی موسڵمانەکانی تیا بێتەوە تەنها جێی ناموسڵمانەکانی تیا بێتەوە دەوڵەتە هەمومان بە کەرامەتەوە لە چوارچێوەیە وەکو هاوڵاتی بژین ئەگەر لە علمانێتەوە دەست پێ بکەین ئێمە ناگەین بەمە ئەگەر لە ئیسلامیەوە دەست پێ بکەین ئێمە ناگەین بەمە بەس ئەگەر لە نیشتمان پەروەری و دیموکراسیەوە دەست پێ بکەین ئێمە ئاگەین بەمە ئێمە چیمان کردووە لە قۆناغی ڕابردووە ئەم دەوڵەتە ئیسلامی هاتووە کۆنتڕۆڵی کردووە بۆ نمونە علمانی هاتووە کۆنتڕۆڵی کردووە ئیسلامی خستۆتە دەرەوە خۆی دەستوری نووسیوەتەوە خۆی سیستمی داڕشتووە خۆی بیڕیاری داوە چه هاوڵاتی بێ و چه هاوڵاتی نەبێ ئیسلامی هاتووە علمانی بردۆتە دەرەوە بۆ ئێستا پێویستمان بە چییە پێویستیمان بەوەیە ئیسلامی و علمانی هەردووکمان دەستورێ بنووسینەوە پێکەوە چی بکەین لەم دەستورەیە یەک هەمومان قبوڵی دیموکراسیمان بێت دیموکراسی یعنی چی یعنی وەلانانی تونند و تیژی لە کای سیاسیە یعنی هەمومان بڕوامان بە فرەی هەبێ و هەمومان هاوڵاتی ئەم وڵاتە بین و کەرامەتمان پارێزا بێ و ئالۆگۆڕی بەتەواویکەم ئالۆگۆڕی دەسەڵات لەم کۆمەڵگایە هەبێ لەسەر سەوابتەکان و چەسپاوەکانی نیزام ڕێکەوین چەسپاوەکانی نیزام ناسنامەی نیشتمانی ئەم وڵاتە دیموکراسی شەریعەتی ئیسلام لە قانونەوە ئەگۆڕین بە سەرچاوی قانون ئیتر دەوڵەتی ئیسلامیمان نییە سەرپۆش بەسەر خەڵکا فەڕزکەین بەڵام هەویەتی ئیسلامی و دینی خەڵک پارێزگاری لێکرێ تاقە سەرچاوەش نا یەکێ لە سەرچاوەکانی یاسادانان لەم کۆمەڵگایە ئەو کاتە کە دەستورێکی تەوافقی ڕێکەوین کە هەردووکمان لە چوارچەوەی سیستم ڕێکەوین ئیتر ئاڵوگۆڕی سیستم نامێنێ من هاتم سیستم گۆڕم ئەو هاتێ سیستم گۆڕێ لەبەرەوەی لەسەر چەم سیستم ڕێکەوتوین ئەگەینە قۆناغی ئاڵوگۆڕی دەسەڵات هەردووکمان لە چوارچەوەی ئەو ساوبەتیتە ئەمە نەکەین ئێمە لە چوارچێوەی داڕمانی دەوڵەت و شەڕی ناوخۆ و یەکتری سڕینەوە ئەسڕینەوە علمانێت واقعەکە لەم وڵاتەیە ئیسلامی واقعەکە لەم وڵاتەیە مەسەلەکە هەر دین و نادین نییە کاکە علمانیەت هێزی گەورەی علمانی لەم وڵاتەیە هەیە ئیسلامیش هەیە چی بکەین ئەمانە شەڕی یەکتر بکەن هەتا یەکتر لە ناوەبان نا ئەبێ پێکەوە تەوافقکەن لەسەر هاوبەشەکان و هاوبەشەکانی ژەوەیە دەستورێکی ئیسلامی دیموکراتی علمانی دیموکراتی من بەش بە حاڵی خۆم علمانیت کاتێ بە قسەیەکە لە بیرمەندە هۆڵندیەکان مانای ئەوەیە پیرۆزی داڕنین لە دەسەڵات و ملکەشکردنی دەسەڵات بۆ لێپرسینەوەی هاوڵاتیان و ئەوەی کە گەل سەرچاوی دەسەڵات بێ ئەمە بە جەوهەری ئیسلامی زانم هیچ کێشەم لێ لەگەڵم علمانێتەیە علمانێتێ کاتێ بە قسەی عەزمی بشارە یەکسان بێ بەوەی من عەقیدە یعنی عەقیدە بەسەر خەڵکە فەرز نەکەم و دەوڵەت بۆی نەبێت دەستکاری و دەست وەرداتە ژیانی هاوڵاتی تاکەوە و بڕوام بە ئازادی بیر و باوەڕ و عەقیدە و دینی بێ لە کۆمەڵگاکەی خۆمە بەم پێناسەیە علمانیەت هیچ ئیشکالەتی لەگەڵ ئیسلامیانە ئیسلام خۆی ئاینە کە بڕای بە فرە ئاینی هەیە لەناو کۆمەڵگاکەی خۆیان و دروشمەکەی لا ئیکراه فی دینی وەرگرتووە بەڵام کاتی تێگەشتێکی چەپانەمان هەبێ بۆ نمونە کۆمونیستانەمان هەبێ یا فاشیانە یا نازیانە یا مەعسیانە پێش ئەوەی کێشەی علمانی و ئیسلامیمان هەبێ کێشەی دەوڵەتمانەیە کێشەی شکستی نەتەوە سیازیمانەیە کێشەی گەلسازیمان هەیە کوردستانی پێویستی بەوەیە ئەم جۆرە تێگەشتەمان هەیە چکمێمە لە قۆناغی دروستکردنەوە زۆر بە ئەتوانی دوایی وەڵام بیتەوە بەس بە کورتی چونکە وەکوتە من نامەوێت دیبێتێک بکەم بەڕاستی بۆ چۆنە جیاوازەکانیەوە لێک بەم هەستەکەی ئەلمانیەت لە کۆمەڵگای ئێمە لە هەرێمی کوردستان ببوورە مەسلەی دینەمەندە لە هەڕەشەدایەوە زۆر جار ئاوا بە حەماس و بە تۆنێکی بەرز و هێرشکردن بۆ سەر مەسەلەن کەسانی ئەلمانی و ئەوانە ئەمە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام خزمەت بە پێکەوە ژیان خزمەت بە بەرزڕاگررتنی بەهاکان باشە بەس پاش ئەم ناوبڕە بنەرانی بەڕێز ئێستا گەڕێنەوە. بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت جارێکی تریش حەزەکەم جەنابی دکتۆر دەرفەتێکی تری بەمێگەر غەدرم لە بۆ چوونەکەی کردبێ بە چەند ڕستەیەک هەستەکەی لەکوێ غەدرم لێ کرد منە تاو لەحظەیەش مسرم و ئیسرار دەکەم لەسەرەوەی کە پێم وایە دینی ئیسلام وەکو نەزەریە وەکو بانگراوند وەکو ئایدۆلۆژیا سەرچاوەی هەموو سێکتەرەکانی ژیانی بەشەرە
لا ڕەهەندی ئابووری بگرە تا دەگاتە ڕەهەندی کۆمەڵایەتی تا دەگاتە ڕەهەندی سیاسی تا دەگاتە ڕەهەندی فکری و پێم وایە تەریخی خۆی 14 سەدا یا کەمتر لە 14 سەدا یعنی 1291 ساڵ هەموو سێکتەرەکانی بڕیە و ئەوەی ئەو برا بەڕێزانە دەڵێن فەرق لە بینی ئیسلام و لە بینی مسلمانان زۆرە ئەدای من دەکرێ هەڵی تێدابی بەڵام قەطعاً ئەدای ئیسلام کە سەرچاوە ئەوە تێدانە وەڕێک موافقة لەگەڵ عەدالەتە کرد بە عەدالەت کاتی شەم هەبێت لۆژیک و فیترەت و واقعی بەشەری بەبێ پرسیار دەم گوێت لە هەموو بۆچوونەکان بووە. زۆر سپاس بۆ جەناب و سپاس بۆ ڕای هەموو هاوڕێیان. دیارە شرۆڤەی زۆر کرا لەسەر مەفهومی عەلمانیەت لەسەر عەلاقەی عەلمانیەت بە کەمایەتی دینی و مەزهەبی ئەوانەوە. ئەگەر باس لە واقعی کوردستان بکەین چی بۆ واقعی ئێمە پێویستە؟ من بە چەند خاڵێکی سەرەکی وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەیەمەوە بەم ئاستە. یەکەم شت من لەگەڵ ئەوەیە خۆ دوورگرتن لە شەڕی مستەڵەح لە کەنارگیرکردنی یەکتر بە ناوی شەڕی زاراوەکان و ئەوانەوە کارێکی خراپە. ئەوەی کە گرنگە جەختکردنەوەیە لەسەر مەفهوم بۆ واقعی ئێمە چیمان پێویستە. لەسەر ئاستی ئەوەی کە حکوومەتێکت هەیە دەسەڵاتێکت هەیە دەوڵەتێکت هەیە ئەم دەوڵەتە چۆن مامەڵە لەگەڵ کەمایەتی جیاوازی ناو کۆمەلگای ئێماکە. تۆ لە کوردستانە شیعەت هەیە و سونەت هەیە، لە ناو سونەیە سۆفیت هەیە، سەلەفیت هەیە، ئیخوانت هەیە کە هەموو ئەمانە بە شێوەی جیاواز یەکتی ڕەتەکەنەوە. لە ئاستی قەومێتە کوردت هەیە، تورکمانت هەیە، عەرەبت هەیە. چ مۆدێلێک لە دەسەڵاتت پێویستە؟ دەسەڵاتێکمان پێویستە کە بەلامبەر بە هەموو ئەمانە بێلایەن بێ. دەسەڵاتێکمان پێویستە بە یەک چاوسەیری هەمویان بکە، بە یەک دەست خزمەتی هەمویان بکە و بە یەک مەچەک و بازوو هەمویان بپارێزێ. ئەمە ئەلمانیە ئیسلامیە؟ جا مۆڵەتم بدەی وەڵامی پرسیارەکە دەیەمەوە. ئەم مۆدێلەمان پێویستە. ئەم مۆدێلە ناو ئەنرێتە حکمێکی مەدەنی قبوڵمە، ناو ئەنرێتە حکمێکی ئەلمانی قبوڵمە. بەڵام ئایا ئەمە کیفایەتە بۆ ساڕشکردنی هەموو دەردەکانی ئێمە؟ ئایا ئەمە وەڵامی هەموو کێشەکانی ئەمە ئەتا و عەسایەکی سحریە؟ بە بڕوای من نەخێر. ئەم مۆدێلە لە حکومڕانیە پێویستە هاوکات بێت لەگەڵ کۆمەڵێک مەبادیئی تر کە پێداویستەکانی ئەمڕۆی دنیای تازێ، لەوانە دیموکراسی، لەوانە یەکسانی بەرامبەر بە قانون، لەوانە عەدالەت لە تەوزیعی سەروەی ئیجتیماعیە، چونکە وە سەروەی اقتصادیە کاڵەم ئیجتیماعی عادەتەن مەفهومەکەی اقتصادیە کە تۆ ئەمەد نەبوو بەردەوام لێکترازانی کۆمەڵایەتی بەرکەوتنی گەورەی کۆمەڵایەتی و ئەگەری ئەوەشەیە ئەم دەسەڵاتە ئەگەر ناوی بنین ئەلمانیەت ئەو تسمیە بەکاربێنمەوە ئەگەری ئەوە هەیە بەرەو دەسەڵاتێکی سەرکوتکەر بڕوا ئەگەر دیموکراسیەتی لەگەڵ نەبێ. ئەگەر دیموکراسیەتی لەگەڵ نەبێ ئەگەری بەهێز هەیە بەرەو ئەو مۆدێلە بڕوا کە لە مۆدێلی تورکیایی کەمالیە بینیومانە، لە مۆدێلی سۆڤێتا بینیومانە کە ئەلمانیەت بۆ خۆی لەسەرەوە دەوڵەت دەبێت بە ئامرازێکی سەرکوتکەر و لەناوبەر. بۆیە بێلایەنی دەوڵەت بەرامبەر بە هەموو ئاینەکان، بەرامبەر بە هەموو نەتەوەکان، بەرامبەر بە هەموو ئایدۆلۆژیەکان لەگەڵیا زەمینە خۆشکردن بۆ بوونی دیموکراسیەتێک کە ڕێز لەمە بگرێ و فەزای گشتی بەهای گشتی ڕێکی بخە. ئەمە دەتوانێت پێکەوە ژیانێک لەم کۆمەلگای ئێمە دەستەبەر بکە کە هەمومان لە مێژووی ئیسلامە نمونەیەکی لە حکومڕانی ئیسلامە لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا ئەگەر لە دەیەکە حکمی کردبێ، ئەگەر وڵاتێکی بەڕێوە بردبێ، ئەگەر بڵین دەسەڵاتێک کیشۆرێکی بەڕێوە بردبێ، نمونەی ئەمە بینیتەوە کە ئەوە ڕێزی فرەیی گرتبێ، پلورالیزمی گرتبێ، دینی جیاوازی گرتبێ، مفەکری جیاوازی گرتبێ؟ بەڵێ لە ڕاستیدا من باوەڕم وایە بەبێ بێلایەنی دەسەڵات، بەبێ بێلایەنی دەوڵەت هیچ نموزجێکی دیموکراسی و ڕێزگرتن لە فرەیی کۆمەلگا لەدایک نابێت. چونکە هەر کاتێک دەسەڵات لە کۆمەلگایە، دەوڵەت لە کۆمەلگایە، ئاینێک مەزهەبێک بیرروباوەڕێکی کرد بە ئایدۆلۆژیای فەرمی خۆی و ڕێگە دەدات بە ناوی بەرگریکردن لەم ئایدۆلۆژیایەوە لەم ئاینەوە هەموو ئەوانی تر سەرکوت بکە. من نمونە بۆ جەنابەت بێنمەوە. ئێران دەسەڵاتێکی ئیسلامیە بە مۆدێلە شیعەکەی لە هەموو تارانە نەک ئەلمانی بزانە مەزهەبێکی سونەکانە بینی. تاڵیبان مۆدێلێکی ئەفغانستان مۆدێلێکی ئیسلامیە بە مۆدێلە سونیەکەی بزانن لە هەموو ئەفغانستانە مەزگەوتێکی شیعەکانە بینی. حەماس دەسەڵاتێکی لۆکاڵی بچووکی هەبوو
لە غەزە و شریعەتی جێبەجێکرد و دەسەڵاتێکی دینی بووە لەناو هەموو ژێ دەسەڵاتی حەماسە مزگەوتێکی سەلەفیەکانە بینی مزگەوتێکی سۆفیەکانە بینی لەم مۆدێلە ئاینداریەیە دەرفەت بەوانی تر نادرێ ئاین مەذهبێکی دیاریکراویدا و ئاینش لە ڕاستیدا لە سعودیا بە هەماشەوە ئەکرێ بە وەسیلەیەک بۆ ئەوەی لەسەرەوە دەسەڵاتێک کەمینەیەک هەموو ئەوانی تر سەرکوت بکە ئێمە پێویستمان بە دەسەڵاتێکە کە خزمەتی هەمومان بکە خزمەتی پیاوێکی ئایندار بکە خزمەتی ڕوتێکی ئەمەش ئەڵمانیەتە بڵێ ئەکرێ ئەمە ناوی بنێنە ئەلمانیەت بەڵام ئەمە ئەوەمان لێ ناشارێتەوە ئەمە عەسای سیحری نییە ئەمە چارەسەری هەموو دەردەکان ناکە ئیلا ئەبێ ئەمە هاوتا بێ لەگەڵ دیموکراسی لەگەڵ مەفهومی مەواتەنە و هاونیشتیمانی بوون لەگەڵ یەکسانی بەرامبەر بە قانون لەگەڵ عەدالەتی سەروەیە عەدالەتی بەدیهێنانی عەدالەت تەوزیعی سامانی نیشتیمانیە چونکە فەساد دەردێکی زۆر خراپە دروستکردنی طبقەی اجتماعی زۆر جیاوازە لە خەتەرەکەی بە بڕوای من لە خەتەری نەبوونی دیموکراسی زیاترە بۆیە لەم مۆدێلەیە ئێمە پێویستمان بم مۆدێلەیە و ئەمە ئەتوانێت کۆمەلگای ئێمە بە هێواشی بەرەو ئەنگاو بنێ بە کۆمەلگایکی پلولار ئەگەر ئەمە نەبێ هەموو ئەو تەجروبانی تر کە لە بەردەستمانایە بینومانە نمونونەکانم بەشێکی هێنایەوە هەندێک جار مەسەڵەن کاتێک کە بە دیار تەلەڤیزیۆنەوە دانیشی یا کە گوێت لە خوتبەی جومعە بێت هەستەکەی غەدر لە سکولاریزم کراوە یان کە سکولارەکان قساکەن هەستەکەی غەدر لە ئاینەکەن بەڵێ یا مەسەڵەن هەستەکەی ئەم بۆ چوونەی تۆ و کاروانی و هیوا قادر نامۆیە بە موشتەمە بەڵێ لە ڕاستیدا دوو ئاڕاستە هەیە لەسەر ئەوە ئەگەر بمانەوە پۆلێنیکەین ئاڕاستە یەکەمیان بریتە لە تەشویحکردنێکی بە ئەنقەست و ئامانجدار و بەرژەوت خوازانە بۆ چەمکی ئەلمانیەت کۆمەڵێک حرەکات هەن کۆمەڵێک هێز هەن بەرژەوەندیان لەوایە کە پێت بڵێ ئەلمانیەت کوفرە بێدینیە بڵاوکردنەوەی بئەخلاقیە بۆ ئەوەی هێز وەرگرێ بۆ ئەجێندایەکی دیاریکراو بۆ بەرژەوەندێکی دیاریکراو ناوێ ئەم فەرمە قبولکە کە بڵێ دەسەڵاتێکی بێلایەنە کە خزمەتی هەمومان دەکە نەفەساد بڵاوکاتەوە نە ئەوەیە ئەم ئاراستەیە بەڕاستی ئاراستێکی زاڵ و باڵا دەستە ئاراستێکی دیکەش هەیە ئەوەیە کە تێنەگەشتووە وا دەزانێت ئەلمانیەت تەنها بریتە لە مۆدێلی سۆڤێت بەڵێ مۆدێلی سۆڤێت ئەلمانی بوو بەڵام ئەلمانێتێکی خراپ و ئەلمانێتێکە بەناوی دیکتاتۆریەتێکی چینایەتیەوە کە لە بەریتانیا هەیە بۆ نمونە برایانی مسلمان ئەتوانن کەنیسەیەک بکردنەوە بیکەن بە مزگەوت لە دەسەڵاتێکی ئاینیان ڕێگە بەوە ئەدرێ مزگەوتێک بکرێ بە کەنیسە خاصەتان ئەگەر خەڵکی نوێژی جمعی تیا کردبێ بەڵێ لە ڕاستیدا ئەو نمونەی کە جەنابەت باسیەکەی و زۆر نمونەی تری لەو بابەتەمان هەیە کە لەناو مۆدێلی دەسەڵاتێکی ئەلمانیە لەوانەی مۆدێلی ئەوروپی ئەوانە کە پێگەشتون بغەزە نەزەر ئەوە یعنی تەسمەکە تاکی دەکەمەوە ناوی ئەلمانیتی لەی ناوی مەدەنیتی لەی مشکلە نییە ئەم دەسەڵاتە دەوڵەت نایەت بە ناوی مەسیحیەتەوە شەڕی مسلمان بکە دەوڵەت نایەت بە ناوی ڕگەزی ئەڵمانەوە دژایەتی منێکی سەرڕەش بکە دەوڵەت نایە بە ناوی ئایدۆلۆژیایەکی فەرمی دەوڵەتەوە بە ناوی پرۆتستانتەوە دژایەتی کاسۆلی بکە دەرفەتی ڕەخسانە بۆ هەمووی لەبەر ئەمە لەم چوارچێوەیە نەک مسلمانە ئەتوانێت مزگەوتێک بکرێتەوە ئەسڵەن ئەو ئیسلامیە پەرگیر و ڕادیکاڵانەی کە لە ژێر دیکتاتورەتی دەسەڵاتەکانی ئەم ناوچەیە ڕائەکەن لێرە خەریکی تەکفیر و سڕینەوەی خەڵکی ترن و هیچ جیاوازیە قبول ناکەن تەنها ئەوروپای ئەلمانی دەتوانێت داڵدایان بدە و دەتوانێت لەوێ بە ئازادی ممارسەی بیرروباوەڕەکە داوای خۆی ئەکا ئیجتیهادی خۆی ئەکا ئیشی خۆی ئەکا ئەنجەلا مێرکڵ قسەیەکی بەقووەتی کرد لە کاتی ئاوارەبوونی سوورەکە وتی سعودیە لە ئەڵمانیا نزیکترە بۆ ناچن بۆ سعودیا لەبەروی ئەزانن لەوێ سیستەمێکەیە بەبێلایەنە و بەناوی دینەوە دەوڵەتی ئەڵمانی ناڵە من خەڵکەکەم زۆری مەسیحیە ڕێز لە بیرروباوەڕی زۆری خەڵکەکەمەکەم ئەبێ ئەمانە حەسر بکرێن نایەت بە ناوی دژایەتیکردنی دینەوە بەڵێ ڕاستە ڕوتی فاش بەرگیر و ئەمان هەیە بەڵام ئاستی فەرمی دەوڵەت ئاستێکە ڕێز لە هەمووانەگرێ خزمەتگوزاری پێشکەش بە مسلمانێکەکە وەک چۆن بە هیندۆسێکیەکە وەک چۆن بە ئەفریقاییەکە مەسیحیە وەکو یەک ئەیان پارێزی وەکو یەک دەستی هەڵگەمەسا کاریتانی ئەگەر قسەیە بکەم کاکە ئەلمانیە نەچاکە و نەخراپە
ئەلمانیا نە سیستمە نە هیچ شتێکی تر ئەلمانیت ئیجراءاتە ڕێکارێکە بۆ ئەوەی کە دەوڵەتەکە ئیعلانی بکات بڵێ من بە دین ئیژ ناکەم ئەوەی کە خراپە کۆمونیزمی سۆڤێتیە ناگە ئەلمانیت لەبەرەوەی ئەلمانیت خۆی بێلایەنە ئەلمانیت بریتە لە دروستکردنی خانوویەک ئیتر تۆ ئەو خانووە دەتوانی بکەی بە جامیعە ئەتوانی بکەی بە مزگەوت ئەتوانی بکەی بە شوێنی ئەعدامکردنی خەڵک ئەتوانی بکەی بە خەستەخانە ئەلمانیت هیچ شتێک ناکات ئەوەی کە لە دەوڵەتە ئەوروپیەکانە چاکە ئەوە ئەلمانیەتەکە نییە ئەوە سیستمە سیاسیەکەی دکەیدیان کردووە لەبەرەوەی ئەلمانیت تەنها بڕیار لە شتێکەدا ئەویش ئێمە دین لە فەرمانڕەواییکردن دین جا ئەکەینەوە ئیتر بە چ شێوەیەک ئەمان تەفاسیلی ترە دوای ئەوە لەسەران سەری شەبەنگی فکری سیاسیە لەم سەری ڕاستەوە بۆ ئەو سەری چاپ دەتوانی علمانی بیت و دەتوانێت علمانی نەبیت ئەلمانیت حکوومەتی سەدام حسێن ئەلمانیە بەڵامەوە بەعسە خراپە نەک ئەلمانیەت حکوومەتی نەرویج چاکە ئەوە دیموکراسیەکەی نەرویجە چاکە نەک ئەلمانیەت ئەلمانیەت بۆ خۆی نەچاک نەخراپ بەس ئەوانی شەڵێن ئەوە بەڕاستی ئێوە ئیسلام لە ڕێی تاڵیبانەوە ناسن ئیسلام لە ڕێگەی داعشەوە ناسن ئەوە تاڵیبانە خراپە نەک ئیسلام ئەوە داعشە پەڕگیرە نەک ئیسلام ئەگەر بۆ نەرمونیانیە گەڕی ئەو تعریفانەی ئەلمانیەت کە ئێوە معجبن پێی ئەتوانی لە ناو ئاینی ئیسلامی شابی دۆزیتەوە بۆ پێکەوە ژیان و پلورالیزم هەندێک نەمازجی نمونەی سەردەمی ژیانی پێغەمبەر هێننەوە درودی خوای لەبێ کە دراوسەکانی ئەسڵەن جوولەکە بوون بتەوێ ئەتوانی ئەمەش بکەیت ئەوانی جوا دەڵێن من چاک لەو پرسیایی تۆ تێگەشتم با من بە سەراحەت قسەت بۆ بکەم ئیسلام حاڵەتێکی زۆر تایبەتیە لە هیچ دینێکی تر ناچێ لە ناو ئیسلامە شەریعەتێک هەیە کە خوا دایناوە هیچ دینێکی تر ئەمەی نییە نە مەسیحیە نە جوولەکە حالاخای جوولەکەکان قسەی ڕاستە و خۆی خوا نییە لە ئیسلامە شەریعەتێک کە دەوترێ خواوتی کە دەڵێ لە دوای ئەمە قسەی تر ناکرێت یعنی ئیسلام ئێمە هەڵسەنگاندن بۆ نەعوذبیلا قسەی خوا ناکەین ئێمە ئشکالێکی ترمان هەیە سەیریکە ئشکالێکی ترمان هەیە یەک دقیقە کوردستان بکەین باسی بیرۆکەکەم کاتێک کە تۆ تەشریعێکت هەیە کە شەریعەتێکت هەیە و ئەم شەریعەتە هی خوایە ئەمە دەستکاری ناکرێ لەناو سیستمی لەناو منزومەیەکی ئەلمانیە تۆ یاساکانی دەگۆڕی تۆ ناتوانی کاتێک خوا دەڵێ تۆ دەتوانی دوو سێ و چوار ژن بێنی سەیریکە یەک دقیقە ئەوەی کە کاگومێت باسیەکە ئێوە مەسەلەن کە قورعان لە سنگتانە مامۆستایانی ئاینی وەکو ئەڵێن مەسەلەن بۆ ئەم ئیمزازانەش باز ناکەن بۆ خەڵک بۆ یەکسەر زەڕبێکی پێهێنن ئەمانە ئیمزاز نییە کە ئەموتی لەوانەیە ئێستا جەنابەت لەسەر قسەیەک پارتی وێکێتی لێوە عاجز ببن یا بکەویتە ناو زائیدەکەیانەوە ناچار ببی ڕابکی بڕی بۆ بەریتانیا لەگەڵ مامۆستاینەکانی هاوڕێت لەوێ دابنیشی کەمپین بکەیت و مزگەوتێک بکەی بە کەنیسا ئەمە عیبی هەیە ئەمە نظامێکی ئەلمانیە ببوورە کەنیسە بکەی بە مزگەوت ڕەنگە قەت نەتوانی مزگەوتێ بکەی بە کەنیسە نە لە وڵاتێکی ئیسلامیە نە لە وڵاتێکی غەیرە ئیسلامیە خەڵک ئەوە لێ بۆتەوە ئەو مەشاکلانیان نییە مەسیحەکان دابنیشن مزگەوتێک بکڕن بیکەن بە کەنیسەیانە ئەو مەشاکلانیان نییەوەنە ئەڵەم لە بەریتانیا مەسیحەکان مزگەوتێک ناکردن بیکەن تیان پەڕانەوە و قۆنان وانە ئەی بۆ ئەمین جازانش باز ناکەی دکتۆر کاریتانی بڵێ پێم وایە هەر لە تعریفەکەی جەنابی مامۆستا و ئوستاز و هەرسێکیان پێم وایە هەر لە بۆ ئەلمانیەت سێ دیدگا و سێ تێڕوانینی جیاوازیان هەبوو دڵنیاشم جەنابەت نەگەیشتە قەنەعات بە هیچ یەشکە لەوانە پێم وایە مامۆستا لە هەمووان زیاتر العلم عند الله بمبورە لە سەنگمانی دوای قسەی لێ دەکەین پێم وایە بەس ئەگەر مقاتعەم نەکەی پێم خۆشە پەیامەکەی بینم پێم وایە مامۆستا زیاتر لە هەمووان زیاتر تەرکیزی لەسەرەوە بوو کە مەلەفی ئەلمانیەت مەلەفی ئەلمانیەت ئەو شێوازەکەیتی وەم پێم وایە ئەگەر چێ من لەگەڵی نیم و پێم وایە ئەو سادقانە لەگەر مەدرسەکەی خۆی لەگەر تەنزیرەکەی خۆی وەسفی کرد ئەو یەک دوو ئەمە بڵین نظام جارێ نظام کە سیستەم کە مؤسسە تعریف ناکرێ چونکە ئەو ئالیەتانەی دەوڵەت لە پشتیەوە نەزەریات هەیە نەزەریاتێکی ڕادیکاڵی نەزەریاتێکی مارکسی لە وڵاتێکی بڵین سیستەماتیک ئەو نەزەریاتە مارکسیە ئیدارەی ئەو
دەوڵەتداری دەکات. سێ ئەوەی کە بەمە ئێمەی دەفرۆشنەوە بەردەوام دەڵێن کاکە خەڵکێک هەیە لە جیهانی ئیسلامی ڕادەکا بۆ جیهانی ئەوروپی، ئەمە لە کۆمەڵک لایەوە پێویستە تەصحیح بکری. یەکەم ئەو دەوڵەتە وەزیفیانەی کە لە جیهانی ئیسلامی دانراون 1990 ئەو دەوڵەتانە لە ژێر سێبەری دیکتاتۆریەتی خۆیاندا زوڵم لە تاکەکان دەکەن بەرەو ئەوروپا بڕۆن. بمبورە با تەواوی کەم بە نمونە وڵاتێکی وەکو میسر کاتێک سەرۆکێک دەیەوێت بە نەزەریاتی ئیسلامی سیستەمی حیات ئیدارە بکە، بەڵام ئینقلابێک دەکرێت، ئینقلابەکە بە پاڵپشتی وان دەکرێت، ئەو کاتە زوڵم دەکرێت بە ناچاری پەنا دەباتە بەرەوە. ئەوە یەک. دوو، لە سەردەمی دەوڵەتی ئیسلامی کە 1291 ساڵ دنیای ئیدارە کردیان، چەندان نمونەی وامان هەیە کە لە وڵاتانی ئەوروپی سەلیبیەکان لە سەردەمی سوڵتان سەلیمی قانونی ڕۆکسلانەکە خێزانیەتی 400,000 باشە جوولەکە لە جیهان هاتینە جیهانی ئیسلامی و پارێزراویش بووینە و نمونەی زۆرتریشمانەیە هەر لە کوردستان. ئەسڵی زێڕین ئەسڵی زێڕین بۆ بەردەوام لە ڕابردوودا لای ئێمە سەردیمە قسەی سەری ئەو جار تەماشای کوردستانکە ئەوە تا عنکاوە 1300 ساڵ لە ژێر چەتری ئەو ئیسلامەی ماوە عنکاوە هەر بەرەوکە. ئەوە هەرمۆتە لە کۆیە، ئەوە مەسیحیەکان، جوولەکەکان، ئێزیدیەکان، کاکەیەکان لە وڵاتی ئێمە لەو پەڕی تەعاوش جیاون ڕەشیش نەکراونەوە. بەڵام ئەوە دەسەڵاتی کوردی بە دوو دەسەڵاتی جیاوازەوە لە خلالی 30 ساڵی فەرمو تاکێکی ببینە لە ناو دائیرەیەکی حکومی، ئەگەر سەر بەو حیزبەی نەبی بزانە پاکتاویان کردیا، عەردی نادەنێ، دەری دەکەن، ئەوەی دەکەن لە 30 ساڵی. بەڵام ئیسلام بە 1000 ساڵەوە هەمووی قبوڵ کردیا. لێ ئەوە زوڵمە لە ئێمە دەکەن بەس بۆی پێمان بفرۆشنەوە. ئەو جار دائیمان سوڵتەی ئەوروپی ئێستا یعنی هاوڵاتی بوونی کردە بنەمای دەوڵەتداری کە کات خۆی ئەوڵات بوونە دەوڵەتی مەدینەوە هاتووە درێژەی کێشاوە 1300 ساڵ و زۆربەی مستەشریقەکان ئەگەر ئەو بە ڕێزانە تاریخیان خوێندی بیتەوە غەیری مسڵمان بووینە بە سینانێکی مهندسی بڵین کاتۆلیکیەوە بەوە هاتینە لە جیهانی ئیسلامی گەورەترین ئیبداعاتیان کردیا. ئەمە خاڵێکی کە بەڕاستی من قەت لەگەڵ ئەوی نیم خوای تەعالە ئەو عەزیمە ئەلا لەه الخەڵق والئەمر مرۆڤی دروستکە برێ بڕۆز بە عەقلی خۆت، چونکە دووشت لە ئیسلام فەرقیە. یەکەم ئیسلام مەرجعیەتی دانایە، مەرجعیەت کە قورئان و سوننەی قسەی خوایە دەستکاری ناکرێ، ئەوەی بشکلەی لەگەری هەیە. یەک دقە. دووەم فەرعی هەیە، فەرعەکە لەگەڵ ئەوە هەیە، مشکلە لەگەڵ تەفسیرەکەی ئەم هەیە. فەرعەکە چێ بمبورە، فەرعەکە چێ لۆ نمونە ئیسلام دەڵێ عادل بە، بەڵام شێوازی عەدالەتەکەی لە تو بەجێشتە لە عەقلی بەشەری. ئیسلام دەڵێ شوڕایەکی دیموکراتی تەبی، دیموکراتیەکە لە تو بەجێشتە. ئێستا بەسەر پەرلەمانات هەیە. ئیسلام دەرێ حڕیەتی تاکەکان بپارێزن، لا ئیکراهە فی الدین، لۆ توی بەجێشتە. ئیسلام دەڵێ موڵکیەتی بڵین مادی کە بوارەکەی اقتصادیە، دەڵێ ئەمن سیستەمێکی اقتصادیم لادانێت لا ڕئسمالیە نە ئیشتراکی ئەدی سیستەمێکی مام ناوەندە لە یەک کاتیدا موڵک ئیخوای تەعالایە، بەڵام حەقی تەسەڕف ئیتووە، بەڵام نەوەکو مارکسیەت قوڕخکاریبی، نەوەکو ڕئسمالیەتیش کە جۆرێک لە سەرمایەداری ئێستا دروست کردێت کە عەبدوکۆیلایەتی دروست دەکات. ئەدی چییە؟ لە یەک کاتیدا کاک ڕەنج صاحبەتی ماڵەکەی دەکات، لە هەمان کاتیشدا لۆیهەیە حەق و حقوقی تاکەکانی کۆمەلگاش بدا. ئەوەشە لە سیستەمی اقتصادی و لە سیستەمی کۆمەڵایەتی. ئەوانەی کە ئەوبرایە لە کوردستان بۆ نمونە دەسەڵاتێکی ئاینی هەبێت. یەک دقیقە دکتۆر کاریتانی، یەک دقیقە. ئەگەر لە کوردستان دەسەڵاتێکی ئاینی هەبێت، ئەعتیادیە بەلاتەوە ڕێز وزەرا مەسیحی بێت؟ زۆر تەبیعیە و بووشە نەک ڕێز وایە سەرچاوەی تەشریع ڕێگە ئەدەی بۆ نمونە هیچ جوولەکە و مەسیحەکانیش بێت، یا ئەبێ بیللا بە ئیطلاقاً مەسەلەن ئەوە بێ کە تۆ باوەڕت بێتی؟ جارێ باوەڕەکەی من نییە. جارێ شەریعەت مادام دەڵێن سەرچاوەکەی قورئان و سوننەتە، هەموو تاکەکان لە ژێر سیستەمی عەدالەت جێیان دەبتەوە. یعنی شەریعەت خەت مەسیحی پەراوێز ناکات. ئاخر دەتۆ سەیریکە دکتۆر، ئاخر فەرق و فروعی زۆر لەیەکێتەوە. گەشتنمان بۆ شەریعەت نییە، تێگەیشتنمان بۆ شەریعەت نییە. ئاخرنا ئەوە جیاوازە. پرسیارێکی مەطرح نییە، یعنی ئەوە یەک تێگەشتنمان بۆ شەریعەت نییە، زیادە تێگەشتنمان بۆ شەریعەت. فعلا لە شوێنێک هاوردێ الئیسلام يسود ولا يساد عليه، يعني أما همو طرفكان وهمو يعني يك دقيقة أبيش وەکو تۆ مثلا باوەڕی خۆی هەیە، تێگەشتنی خۆی هەیە بۆ شەریعەت، ئەویش مثلا بۆ نمونە بۆ زەواج، بۆ مەسەلەی
هەموو مەسەلە جیاوازەکانی ژیان بۆ هەموو ئەو مەسەلانەی کە شەرع دەستێوەردانی تێەکە ئەویش قەنەعەتی خۆی هەیە ئەلێرە کە پێکدادان دروستە بێ سەیریکەوەی کە جەنابوتە مەسەڵەن کە بەریەککەوتن دروستە بێت لە نێوان بە جیاوازەکانە ئارگومنتەکەی ئەمانەوەی ئەڵێن بۆی ئەو بەریەککەوتنە دروست نەبێ ئەلمانیەت چەترە لە قسەکانی تۆ یاچوومە لای ئەو قسانەیەوەی قناعەتەکە ئەمن یەک قەوسما بۆ ئەمن پێم وایە لە هەموو دنیادا هیچ سیستەمێک بەبێ بانگراوندی ئایدۆلۆژی ناڕواتە ڕێ فەڕەنسا ئێوە ناڵێن دایکی ئەلمانیەتە دایکی ئەلمانیەتە حیجابی ڕئیس وزەراکە و مەسیحی بێت یەک دقیقە ڕێگەی وەزیری مالیەکە و جوولەکە بێ لە بەروێڵەن لە بزنسا بەڵێ ئێمە لە حکامی سوڵتانی داهاتوە وەزیری مالیە دەوڵەتی ئیسلامی جوولەکە بوو سەیریکە هینیشە مەحموش مەسیحی بووە کەریمی ئەمە شتێکی ترکەواتە وەڵامەکەت لایە وەڵا سەرۆک ڕێ پێ نادرێ کاک سەرۆک ڕێ پێ نادرێت بەڕاستی وایە سەرۆک ئللا لە سیستمێکی دیموکراسی هاوچەرخە ڕێ پێدرێ بەس کە تۆ ڕێکەوی لەسەر دەستور خەڵتێکی کە تۆ ڕێکە بۆ کاتی خۆی ڕێگای پێ نەدراوە بە یارمەتی کاتی خۆی دەوڵەت تا ڕەدەیەکی زۆر یەکسان بۆ بە کەسی فەرمانڕەوە بە کەسی فەرمانڕەوە ئێستا ئێمە دەوڵەت موئەسەساتیە ڕێکەوین لەسەر دەستورە ئەم دەستورە ناسنامەی ئیسلامی و شەخسیەتی موسڵمانان پارێزراوە لەم دەستورەیە کاکە یەک بێن مەسیحی یەک بێم پابندە بە بڕیارەکانی و دەستورە و ناتوانێت مادەکانی و دەستورە پێشکەلکە بۆی هیچ کاریگەری لەسەر سیستم و هین دروست ناکە ئەگەر ئێستا لە ئەوروپا تام دوایە هەر یعنی هین هەبوو مەرجی هەبوو سەرۆکی هین فڵان بێ بەڵام کاتی خۆی بەڕاستیەوە نەبوو یەک پرسیارە لێ یەکەم تۆ بەردەوام مەسەڵەن بەڕاستی لەبەر سەر ئەفکارەکانە تووشی ئشکالیش بوویتەوە ئەمەی کاڵێ ئەوە مەسیحەکان لە هەولێر و نازانم چی هەتا ئەگەر وەزارەتی ناوخۆ نەبووە هەتا فترێ پێش ئێستش لە وتارەکانە هەندێک خەڵکی تۆنڕۆ من ناڵم مەسەڵەن ئیسلام ئەڵەم هەندێک خەڵک بەپێی تەفسیرەکانی خۆی مەسیحەکانی بریندار ناکرد هەتا فترێ پێش ئێستش ئەوەندەی ئازادی باشە ئەو ئازادی لە وڵاتەیە هەیە ئەو ئازادی لە وڵاتەیە هەیە یەک پرسیار لە تۆکەم ئەو ئازادیە ئەمە چەترەکەی ئەو ئەلمانیەتە جزئیە دروستی کردووە یا دەسەڵاتی تیۆکراتیا پرسیارەکەش لە بامنی جواب بمەوە لە ڕووی مێژوویەوە بە پێوەرەکانی پێش مۆدێڕنا دنیای ئیسلام شارستانێتی ئیسلام گەشاوەترین مەڵبەندی پاراستنی جیاوازیوە لەبەرەوە فەرەج فۆدا کە ئیسلامیەکانی میسر ترۆریان کرد یەکێ لە قسەکان بۆ ئیدادەکردنی منطقی تووڕەوە ئیسلامیەکانی میسرەوە چی ئەیوت سەردەمی ئیسلام هەتا بەهێز بوو هەتا شارستانێتی هەبوو هەتا پاکی هەبوو هەتا جوانی هەبوو لە ناو مزگەوتەکانی بەسرە و بەغایە مولحیدەکان لەگەڵ ئەبی حەنیفە مناقەشەیان نەکرد ئێستا ژێوە بە فیشەک وەڵامیان ئێستا ئەمە هەزمەکرێ ئێستا دنیای ئیسلام بەرەو دواوە گەڕاوەتەوە ئێستا لە کوردستان هەزمەکرێ تۆ لەم ماوە یەک پەلەمەکە ئێمە لە کوردستانە نمونەیەکی جوانی بێکەوە ژیانی ئاینیمان هەبووە بە پێوەرەکانی سەردەمی خۆی لێک گوندی هاودیانە لە سۆرانە جوولەکەیەک و مەسیحیەک و مسلمانە لێم گونداژیاوە ئەبێ شانازی پێوە بکەین ئەوە قەنەعەتی ئەوە ڕۆڵی ئیسلامیشە ئەگەر پیاوێکی نەخوێنەواری دینی دینەکە ڕێی نەگرێ نەکات چکم ئیسلام دوو قاعدە هەیە بۆ مامەڵەکردن لە غەیرە دینیەکان ئوترکوهم بۆ ما یەدینون ئەمە دوو قاعدەی ئوسوڵیە لێیان گەڕێ دەستمەخەنە بیر و باوەڕ و عەقیدە و تێگەیشتنیان چییە لێیان گەڕن بۆ عەقیدە و دینی خۆیان لەهم ما لەنا وعەلەیهم ما عەلەینا چی بۆ ئەوان هەیە بۆ ئێمە شەیە بەڵام ئێمە لە دنیا ئایا ئەو تێگەیشتنە کۆنانە بەسە بۆ دنیای سەردەم نا ئێمە لە دنیای سەردەم ئەبێ هەمومان هاوڵاتی یەکسان بین ناوێت لەسەر ئەساسی جیاوازی دینی مەزەبی قەومی مافەکان دابەش ئەمە بە دەسەڵاتی دینیە کرێت هەر ئێمە لە بەردەم دەسەڵاتی دینی نەماوین لە جیهانە هەر نییە باسی نەکەین باشە هەر نییە هەتا لە ئێرانە کاکە لە ئێرانە ئێستا دەسەڵاتێکی ئیسلامی هەیە تۆزێ بۆنی لێ دینی لێدێ تەبیعی لەم سەردەمەیە کە قاعدە عامە هەر دەسەڵاتێکی دین فەرزکا بەسەر کۆمەڵگایە یەکسانە بە لاوازکردنی دین لە کۆمەڵگایە یەکسانە بە بێدینکردنی دین لە کۆمەڵگایە ئێستا لە ئێرانە نوێنەراتی لە کۆماری ئیسلامی ئێرانە نوێنەری ئەرمەنیەکان نوێنەری زەردەشتەکان نوێنەری فڵانەکان لە ناو پەرلەمانان کە دەسەڵاتێکە هزار پرسیاری دیموکراسی لەسەر بەڕاستی ئەو بۆچوونەی کاکە بوو بکرد بۆچوونێکی زۆر مەقبولە زۆر ڕاستە هەر دەسەڵاتێک
لەسەرەوە بە ناوی دینەوە دینی سەپاند یان بە ناوی دینەوە شەڕی ئەوانێتی کرد بێلایەنە بۆ ئەوە دەسەڵاتێکە ئەمەلی ئاشتی زیان بە دینە ئەگەر مساعدەم کەی با مەقسەکەم تەواوکەم بەسەم وڵاتدا لە جیهانی ئیسلامیە بەڕاستی لە هەندێک ئاستا ئەگەر چی مەحدودە ئەم کرانەوە عەقڵی و شیاریە هەیە بەڕاستی پیاوێکی وەکو ڕاشید غنوشی پیاوێکی ئیخوانیش بووە سەرۆکی نەهزەی ئیسلامی تونسە ئەم پیاوە یەکێکە لە ڕابەرە گەورەکانی ئەوەی کە پێی دەوترا ڕابوونی ئیسلامی یا حرەکاتی ئیسلامی کاتێک کە زین العابدین ڕووخال لە تونس و ئەم پیاوە دەسڵاتی گرتە دەست یەکێک لە بیدایەترین تەسریحەکانی ئەوە بوو وتی ئێمە دەسڵاتێک دانامەزێنین خەریکی زۆرە مەلێکردن بێ بە ناوی دینەوە ئێمە باوەڕمان بە دەسەڵاتێکەیە کە بێلایەن بێ ڕێز لەو تەنەوع کولتوریە بگرێ کە لە ناو تونسە هەیە ئەمە لە کاتێکە ڕاشید غونوشی خۆی سەرۆکی حیزبێکی ئیسلامیە و لەسەر ئەساسی ئەو ئیسلامی بوونە دەنگێناوە بەڵام پیاوێکی وشیار بوو پیاوێکی عاقڵ بوو تێگەیشت ئەم مۆدێلە لە حکومڕانەی کە لەسەرەوە بیستەپێنی باشتر لەوانی ڕابردوو بەرهەمنانێک کە لە قڕنی بیستە تەجروبە کراوە هەموو ئەمانە ئقناعێناکە یەک دقیقە تخوا یەک دقیقە بابەتێک هەیە سەیریکە خاوەن شکۆ هەموو ئەمانە ئقناع ناکە بە بۆ چوونەکە تا بچیتەوە ناخر بۆ چوونی من دژنیە لەگەڵ واقع بۆ نمونە دەتوانن ئێستا ئەم سێ بەڕێزە کە دیفاع لە فکری ئەلمانی دەکەن سێ وڵات چوارەم لەوان خەسترا بۆ هەڕەڵەی سێ بەلەم لێ مەکە با قسەکەم بگەین بەلەم لێ مەکە با قسەم بگەین با ئەوان ئەو سێ بەڕێزە دەتوانن وەڵامی ئەوە بدەنەوە مەبەستمەوە نییە هاوش ئەتو بزانە دەتان وەڵامی ئەوم بدەنەوە ئەگەر بێت و ئێمە بەو فکری ئەلمانیی ئەوان ئەلمانیەت لە ژیاندا ببڕێنین لۆ نمونە کاگڕەنس لە بابەتی باری کەسی خۆی لە ژن و ژنخوازی لە بابەتی میرات لە بابەتی وەسیە کە سەتا تقریباً 72 بەشی ژیانی ئینسانی لە بوارەکانی ئەحوالی شخصی و میرات و وەسیە و بابەتەکانی کرد زەحمەت نەبی لە چێوم بۆ چارەسەر دەکەن ئەوەی زەحمەت نەبێت لە چۆ ئەمانە چارەسەر دەکەن بواری اقتصاد من ئەو وڵاتی ئێمە ئەو وڵاتی ئێمە ئەنجومەنی وەزیران ئەخر بەس بەتاوی کەم ئەنجومەنی وەزیران کە قەرار دەدا لەسەر قەزایەکی بواری ئابووری ئایا ئێمە سیستەمی ئابووری لە وڵاتی ئێمە چۆن بێ ئایا سیستەمیش سەرمایەداری بێ یا ئیشتراکی بێ یا ئیسلامی بێ و ئایا بەسەلەی احتیکار بەسەلەی ڕیبا دکتۆر کاریتانی وەڵام چێ بەوە بە محەددی ینی پرسیارەکە چی فۆکسەکە لەسەر چی ینی پرسیارەکە ئەگەر لە ژیانی ئاینیە مەسەلەی هەندێک مەسەلەی تەلاق و زەواج و مەسەلەی میراس و ئەم شتانە بێ زەحمەت ئەگەر سەرچاوی تەشریع نەبێ بۆ چییە گەڕێیتەوە خۆت ئەگەر ئیشکالێکی وا توش ببێ بەڵێ بێگومان ئەوەی کە خاڵی یەکەمە گرنگە دەسڵات لەسەرەوە بەرامبەر ئەم بابەتانە بێلایەن بێ ئێمە کۆمەلگامان هەیە و حەسەب الواقع ئەمری واقع قانون بۆ کۆمەلگادانرێت تۆ کۆمەلگایەکە دەیە زۆرینەی خواستی لەسەر ئەوەیە یا ئەگەر نەڵێم هەر هەمووی یا لە سەدا هەشتای حەسەب ئەوانەی کە مسلمانن پێویستیان بەوەیە کچەکان لە ڕێگەی مالەکردنەوە زەواج بکە هیچ کێشەیەک نییە ئەمە ببێ بەشێک لە ئەلمانیەت ڕێ لەمانەگرێ نەخێر حەزەکان نیوە هەموو مڵکەکە بە بەخشەکەەوە ئەلمانیەت حەقیانە ڕێگە لە ڕاستیدا سەکە لەسەرەوەی سەکە لەسەر ئەمەیە بزانین ئەڵێ چی با خۆش شریعەتی ئیسلامی ئەتو ئەگەر پێ دوایە مەصدەرێکە لە قانون بۆ قانون و چونکە حقیقەتی کۆمەلگای ئێمە و بۆ کۆمەلگایکی تە فەرقەخە ئێستا لە هێندستان بارودۆخی قانون چۆن دانەی قانون ئەو شتەیە کە لە واقعا قابلی جێبەجێکردن کەواتە ئەوەی مرۆڤ دایدەنێ تۆ باس لە قانون بۆ شتێکە کە قابلی جێبەجێکردن بێ لەسەر ئەرزی واقعا ئۆکەی شریعەتی ئیسلامی کۆمەلگای ئێمە یا لانی کەم ئەوانەی کە مسلمان بایەق بەم پرسە دەدان لەم چوارچێوەیە کارەکەن لێرەوە شریعەتی ئیسلامی دەگەڕێەوە لە حکام مساعدەی بەرزگا شریعەتی ئیسلامی دەبێ بە یەکێک لە مەصدەرەکانی قانون بەیەکێک لە مەصدەرەکانی قانون بەڵام تاکە مەصدەری قانون نابێ چونکە تۆ دنیایەک ئوموری تر دەیە ئیسلامی گونجاوە لە بۆ نظامی حیا دەگەر وابی تۆ لە اقتصاد بگەڕێەوە لە حال شخصی بگەڕێەوە لە سیستم فکری بگەڕێەوە لە بابەتەکانی کلیسی مشکلەی نییە کێشەکە لەوەیە ئێمە مەسەڵەن شریعەتی ئیسلامی نامۆیە بە وەڵامدانەوەی هیچ پێداویستێکی ئەم سەردەما بە مطلقی نەخێر کەس وای نەوتەوە دکتۆری دروست بابێکە لە کۆدا کاکەوەتەوەن خۆیان دەڵێن ئێمە دەبی ئەلمانیا ئەڵێ نابێ فەرزی بکە یەک دانا فەصلی دین فەصلی دین باخۆی فەصلی دین لە ڕاستیدا ئێمە لەبانیەوە قسە لەسەر هواکەین کە دین بریتی نییە لە فەصلی دین لە حیات بریتی نییە لەمە تۆ دینداریت
خەڵک دیندارە حتا شریعەتی ئیسلامی دەبێ بە یەکێک لە قانون ئەساسەکانی قانونی مەدەنی لە وڵاتەکەیە بەڵام ژیان شتی تازەی تایە واقعی تازەی تایە ئەوە ئەمان نەبوو ئەوە دکتۆر کاروانی ئەڵێ فەرزکردنی دین زیان بە دینەگەێنێت ئەوە ئێستا ئەم جملەی ئەو بوو هینی ئەم نەبوو کە هەرەڵێ بە زۆر لە ڕێی دەوڵەتەوە سەرپۆش بەسەر خەڵکا پسە پێنا سەرپۆش ناشێر نەبێ آخر ئەو بابەتە یعنی لە شریعەت تاریخی ئیسلامی ئەوی تێدا نەبووە سەرپۆشی بسەپێنی چونکە سەرپۆش قەنعەتە وڕاستە فەریزەیەکی ئیسلامیە بەڵام قەنعەتە لە کۆتاییدا بەڵام چ فەرز دەکات شریعەت سیستەمێک فەرز دەکات کە ئەو سیستەمە عەدالەتی تێدا بێ حریەتی تێدا بێ شوڕای تێدا بێ مساومەتی تێدا بێ قیەم وەخلاقی تێدا بێ ئەوەی فەرز دەکات تعاون و پێکۆشانی تێدا بێ حەزەکەم شت وەکو خۆی لە سەرچاوی جیاوازەوە لە مێژووی ئیسلامدا فەرزکردنی باڵاپۆشی نەبووە هەر ئەم میکانیزمە دەوڵەتە نەبوو هەتا شت فەرزکە ئیمپراتۆریەتە بووە کابرا هەر هەستی نەکرد دەوڵەت هەر هەیە نەخێر نەبوو بەمانای فەرزکردن نەبووە پێم وایە کاگەڕەنج تێکەڵکردنێکی زۆر سیر و سەمەرە هەیە لە قسەکانە ئێمە باس لە چی ئیسلامێکەکەین ئیسلامی ئیبن عەرەبی باسەکەین یا ئیسلامی ئەو داعشەی کە پێشمەرگەیەکی کورد ئەهێنێ و سەریە بڕێ کام ئیسلامە ئێمە باس ئەو ئیسلامی و مسلمانە چونکە ئێمە دیموکراسیمان هەیە زوڵمی ئەوان هەڵگری دیموکراسی خراپە نا دیموکراسیەکانی باشە بەس ئەوی تەنفیزی دیموکراسیەت دەکات لە وڵاتی دەرم دەکات گەندەڵی دەکات لام دەدا ئەزیەتم دەدا قوڕکاری دەکات ئەوە خۆ دیموکراسیت نییە ئەوە هەڵگری دیموکراسیەکانە ئیسلامی جێگەی داعشێکیشی تابێتەوە جێگەی ئیبن عەرەبیشی تابێت ئەو ببوورێنەوە ئیسلام و دینەکەی کە قورعانە کتێبەکەی و تێکستێکە جێگەی ئیبن عەرەبی تابێتەوە جێگەی داعشێکشی تابێتەوە بەڵام تۆ بە چ دیدێکی ئینسانی تۆ دەیخوێنیتەوە ئایا ئەو تێکستە حساب بۆ هاتنە خوارەوەی تێکستەکە و لایەنەمێژوەکەیەکەی یاخود بەو جۆرە بەکارێنی کە خۆتەتەوێ ئێمە باز لە واقعی کوردستانەکەین پێش هاتنی من نیەتی ئەم هاوڕێ شیرینەم ئەزانم بۆ کوردبوونەوە بەڵام جۆرێک ڕێتۆریکێکی عاتفانەی تایە بۆ مەسلەی دەوڵەتەوە خۆی جەنابیە بێ پێش هەمومان بزانێت کە یەکێک ئەندامێکی حزبێکی ئیسلامی کوردستان بووە و کاری تیا کردووە پێش هاتنی ئیسلامی سیاسی بۆ کوردستان ئیسلام ڕۆڵێکی ئینسانی گەورەی بینیوە بۆ کۆکردنەوەی کۆمەڵگە بۆ کۆکردنەوەی ئینسانەکان لە دەوری خۆی بۆ کۆکردنەوەی ئەو بەها جوانانەی کە هەمووان لەسەری ڕێکەوتون بەبێ هیچ کێشەیەک بەڵام لەگەڵ هاتنی ئیسلامی سیاسی ئێمە بێ بڵین پێش هاتنی ئیسلامی سیاسی ئیسلام لە کوردستانە چۆن بووە و دوای ئیسلامی سیاسی ئیسلام لە هینا چۆن پێ دوای ئیسلامی سیاسی زیانیان گیان بە مەسلەی ئەوەندەی ئیسلامی سیاسی ملحیدی دروستکردەوە هەڵدانی چەپ بوو کە پەلاماری دینیاندا لە کوردستان ئەوەندەی ئیسلامی سیاسی ملحیدی دروستکردووە هیچ سیستەمێکی سیکولاری ئەوەندە ملحید دروست ناکات ئەو ڕەدڵفعلەی کە ئیسلامی لە بەرامبەر ئیسلامی سیاسیە بۆ نمونە ئیسلامی سیاسی لە کۆمەڵگەی کوردیە ئەو ڕۆڵەی لەدەستداوەکو هاوڕێمان دکتۆر مەریوان قانەئاڵێ کە ڕۆڵی ئەبێ و ڕۆڵی کۆکردنەوەی کۆمەڵگە بێ ڕۆڵی لێبوردەیی و ئەو ئەخلاقیەتە جوانانە بێ کە ناو کۆمەلگای بوو لەگەڵ هاتنی ئیسلامی سیاسیە دین ئەو ڕۆڵەی نەماوە و هەموو کۆمەلگەی پارچە پارچە و هەلا کردووە و هەر یەکە و دژ بەیەکن دەدوانێ هەم ئیسلامی سیاسی و هەم چەپ زادەیە کۆمەلگایە نەبوون هەردووکیان کردار و پەرچە کردار بوو هەردووکیان دروستکرااو بوو بە پێی قسەکەی ئێمە کە باز لە ئیسلامی سیاسی بکەین نەبێ باز لە تورکیا بکەین باز لە قەتەر بکەین باز لە سعودیە بکەین لە دوای ڕاپەڕینەوە لە دروستکردنی مزگەوتەکان لە ڕێی ئیغاسەکانەوە لە ناو هەموو دێهاتەکانی کوردستانە تاک و ئەم لەحزەیە ئەوان چ ڕۆڵێکیان هەیە بەشێک لە ئیسلامی سیاسی هەمان ڕۆڵی بەعسە بینێ لە تعریبکردنی کۆمەڵگەی کوردیە لە هێنانی نموزەجی مزگەوتەکانی تورکیاوە بگرەوە و لە دروستکردنی ئەندازیاری مزگەوتەکانەوە بیگرە لە ناونانی مناڵانەوە بیگرە کە بەشێک لە ئینتیمای لە ئینسانی کورد سندۆتەوە کە ناوی عەرەبی و ناوی دینی لێنێ و تەنانەت
چۆتە ناو جزئیاتی زۆر شخصی ئینسانەکانەوە کە لە لای هەندێک گەنج ئێستا وا باوە کە کچوکوڕ شووەکەن بۆ شەڕ عەسە لە چنە یەکێک لە ئوتێلەکان کە لێەوە ئەتوانن کەعبە ببینن و دنیایەک ئاژاوی دروست کردووە بە ناوی دینەوە تێگەی و بەداخەوە میدیای کوردیش ئەوەندە گرنگی بەوانەدا گرنگی بەو دەنگانی تر نادا کە نەقت لەو تێڕوانی لە دیناگرێ من کە دێم ئەم نەقدا ناگرم نیشانەوە نییە باوەڕم بە دین نەبێ یا احترامی دین نەگرم من باوەڕم بە هەموو ئەو ئینسانانە هەیە و احترامی هەموو ئینسانان ناگرم کە خاوەنی هەچ بیر و باوەڕ و ئینێک بێ یا مەسەلەن ئەو دژایەتی کە بەرامبەر نەورۆزەکرێت لە لای مەلاکانەوە یا بە باوکردنی جنێو لە ناو خوتبەکانی مزگەوتەکان و لای مەلاکانە ئایا ئەم برادرانی کە بەم جۆرە جنێوەدەن لە شۆڕشی ئەو دیوا کە ڕوویدا لە ماوەی پێشوە ئەو مەلایانیان نەبینی لە مزگەوتەکانە کە باسی جوانی زمانی کوردی و باسی خۆشەویستی نەتەوەیانە کرد بیریان نییە کە سرودی ئێڕقیب و سرودی شەهیدانیان لە مزگەوتەکانە لێیە غەزا هاتە ناو قسەکانی تۆ لەسەر ئەوانە سەرنجە هەیە بەشێکی قسەکانی لەگەڵی کۆچیت دەزانی بەشێکی یەکەم کە مەسلەی جنێودانە کە بە مەسلەی تەعاندانە لە هەردێک یعنی جەنابی شێکۆکی کە هەندێک مامۆستای ئاینی هەیە بێگومان حماسەتیان گرێ ئەبێ گومانم لەوە نییە تۆزە ئارام بنەوە بەڵێ بەس ئەوەندە تێکەڵکردن لە بابەتی ئیسلام لەگەر تصرفاتی من وتی ئیسلامی سیاسی قوربان لە لای من شتێک نیە بە ناوی ئیسلامی سیاسی لە لای من ئیسلامێکێ شامل لە هەم سیاست هەم اقتصاد هەم فکر هەم فەلسەفەیە هەم بوارەکانی تری ئاشتی کۆمەڵایەتیە تا دەگاتە سێکتەرەکانی هەموو ژیان ئەوە لە لای من وەکو عەقیدە وەریگرە ئەوەیە ئەوەیەک دوو بەڕاستی ئەگەمە بگەڕێینەوە بۆ تاریخی مسلمانان و بۆ تاریخی عەلمانیەت دوو پەڕمان بەدەستەوەیە پەڕێکیان سپیە کە تاریخی ئیسلامی چەند خاڵێکی ڕەشی تێدایە پەڕێکیان ڕەشە کە تاریخی عەلمانیەتە چەند خاڵێکی سپی تێدایە بۆ نمونە عەلمانیەت هاتووەتە جیهانی ئیسلامی لە خلالی کەمتر لە 100 ساڵی 167 ملیۆن مرۆڤ کوژراوە ئەوانە نازانم ئەوانە نەبینیوە حربی عالەمین یەکەم من دروستم نەکردووە حربی عالەمینی دووەم من دروستم نەکردووە هەرچی وڵاتانی ئەوروپیە ئاژاوە و شەڕی دنیایان هێناوەتە جیهانی ئیسلامی جیهانی ئیسلامیان بەسای کەسبی کۆ دابەش کردووە و دەوڵەتی وەزیفیان دروست کردووە تەها حوسێن و ئەنواعی تا حوسێنیان برد لە ئەوروپا گەورەیان کردن دوای ئەفکاریان هێنا سوڵتەیان لە جیهانی ئیسلامی دامەزران ئێستا ئەوە فکری عەلمانیە لەوەتەی لە فتوحاتەوە هەتاوەکو ئەمڕۆ لەوانەیە بە قەدەرێک بۆمبیە تۆمی مرۆڤ نەکوژرابێ بۆ مەسەلەن ئەم پەڵا ڕەشە لە ناو ئەو تاریخە سپیا بە قەولی دکتۆر کاریتانیە بینن بۆ ئەو هەموو ئینجازە نابن بۆ مرۆڤایەتی لە زۆر شوێنی شادینی ئیسلام خوێنی نەکوژانەوە لە زۆر شوێنی ئاشتی و ئارامش نەبووە خۆ ئەندەلوسیان بەبیر بینەوە کە ئەمە چوین هەموو دینەکانمانەوە کە هاتە دەرێ ئەندەلوسیان ئەوە کرد هەموو ئیسلامیت تێپەڕاند کەسیان لەوێ نێشتەوە مایک بەکێکە ئێوە قسە بکا لە خزمەتیان فەرموو ئەو بەڕاست ڕەنج من چۆن جوابیان پرسیارە بدەمەوە دەتوانی سەیری پەرداخاوەکە بکەی بڵێ قڕ بەسەرم نیوەی بەتاڵە وەشتوانی سەیرێکی بڵێ ئەلحەمدوللا نیوەی تایە ممکن نییە هیچ منزومەیەکی سیاسی یان ئایدۆلۆژی لە مێژووی مرۆڤایەتیە هەبێ لە 100% هەمووی خراپ بێ شتیوانە تۆ ناتوانی هێڵێکی ڕاست و چەپ بە ئیسلامە بهێنی بڵێ ئیسلام لە سەرەتاوە تا کۆتایی هەرچی کردو هەمووی خراپە و ناشتوانی بڵێ ئیسلام لە سەرەتاوە تۆ کۆتایی کردووە عیبینیە هەمووی چاکە ئیسلام پڕە لە شتی باش وەکو مامۆستا باسی کرد کە چوونە ئەندەلوس هەموو دینەکانی کەمانەوە ویسدان پڕە لە شتی خراپیش وەکو کوشتار و شەڕ و شۆڕ و خوێڕشتن وەکو دژایەتیکردنی فەلسەفە من بەردەوەی جوابیە و پرسیارە بە مۆمیۆ قسەیە بۆ کاکە هیوا بکەم کاکی وا تۆزانی تەنانەت دروستبوونی ئیخوان مسلمین لە میسر کاردانەوەی هەوڵی مەسیحیەکان بوو یعنی وە نەبێ ئەوان ئیتریش فریشتە بن لە دەرەوەی ئیسلام ئەو مەسیحیەکان بوو هاتن داوای بژانەوەی شوناسی خۆیان کرد اینجا ئەمان خەبەریان بۆ بەڕازە بێ ئێمەژی شێ بکەین ئەمە شتێکە مێژوویەکی شاراوەیە بانقەس باس ناکرێمە ینی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لە بیرکردنەوە ڕەنج هەمیشە خەریکی بە شەیتانکردنی ئەویتر و بە فریشتەکردنی خۆمانین ئەمە زۆر مشکلەیە لە شوێنێکە مامۆستاش وتی دینی ئیسلام دینێکی کاملە بۆ هەموو شتێکە بێ
هیچ غەڵەتێکی تیانە بەڵام بە یەک مشکلی گەورەمان بۆ دروستەکە ئەویش هۆیە مرۆڤەکان غەڵەت دەکەن مرۆڤەکان کاینی غەڵەتن کەواتە ئەم دینە دینی فریشتەکانە دینی مرۆڤەکان نییە کاکە بەڕاستی چۆنە گونجێنرێ لەگەڵ مرۆڤەکانە چۆنە گونجێنرێ شتێکی مطلق بە تەواوی چاک لەگەڵ مرۆڤگەلێکە کە غەڵەت دەکەن کە خۆبوون و نەبوونی ئیسلام لە کۆمەڵگایە لەسەر قسەی من و تۆپەکەی نەکەوتووە ژیانی ئەو خەڵکە ڕێگەخە ڕێبازی ژیانی خەڵکە بەدەر لە دەسەڵات و لەین و مانادا بە مردنی بە ژیانهێنانی بە ژانی بە ئازاری بە سەردانی بە پێکەنینی بە گریانی یعنی بەڵام کاتێ بە گوێرەی لەم سەردەمایە بە تایبەتی لە دەرەوەی ئیرادەی ئازادی خەڵک لە دەرەوەی چەمکی هاوڵاتی فرەیی پێکەوە ژیانی ئاشتی خوازانە مسلمان و نامسلمان علمانی و ئیسلامی لە چوارچێوەی دەسەورێکی مەدەنیە بیفەرزیکێ بەسەر خەڵکە ئیترەوە تۆ بەڕاستی عەزێتی دینەکە یەک دقیقە پێت وایە مەسەلەن هەموو ئەمانە بە زەبری شمشێر کراوەیە حەقیقەتێک هەیە لە ئیسلامە کە لە ئاینەکانی ترانیە ئەویش ئەوەیە کە لە قوماتەوە لە تەوالێتەوە تا تابوت یاسا و ڕێسای داناوە شاملە ئەمە نابینن یەک مەجای کایەکی ژیان هەیە کە شارەزایەکی ئاینی مفەسیرێک نەتوانێت ئیشکالێک هەبێت ڕێوشێنی بۆ بدۆزێتەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە تەنها بە تەسەوف بەشێکی زۆر لە ئەم جیهانە کراوە بە مسلمان بەڵام ئەوە خەریکین بە شمشێر هەمووی دۆڕینینەوەمە ئێمە ئێستا وەزی ئیسلام ئێستا لە وەزێکی زۆر خراپدایە وێنەیەکی زۆر ناشرینی ئیسلام لە دنیا هەیە کە شایستەی نییە وای پێوە بترێ هەموو بەو تۆخێژ وێنەیەک هەیە وێنەیەک هەیە بەڵام لە هەمان کاتە خەڵکێکی زۆریش لە دنیا مسلمان لە ڕاستەقینەکەی ئیسلام نییە ئیسلام لە مێژووی خۆیان ڕوویتری هەیە ئەمە کێشەیەکە بەڵام ئەمە مسلمانەکانن ویان لە وێنەیە کردووە کەواتە ئیسلام لە هەموو سەردەمێکە یعنی مسلمانەکان شەڕە شمشێریان کرد کەواتە تۆی سکولار کێشەت لەگەڵ جەوهەری ئیسلام نییە کێشەت لەگەڵ تەفسیری ئیسلام هەیە بۆ مجتەمع و بۆ یاسا و ڕێسا کێشەکە لە چیایە هەموو ئایدۆلۆجیایەک ئەتوانی بەدی باشە بەکاری بێنی و بەدینی خراپیشە بەکاری بێن دەوڵەمەندی ئیسلام لە شتێکی زۆر گرنگایە دەتوانی ئیبن تەیمەی لێبێنیتە دەرەوە ئاشتوانی جەلالەدینی ڕۆمی لێبێنیتە دەرەوە با من یەک قسە بکەم میمرێنەوە یەکێ لە کێشەکانی تێگەیشتنی ئیسلامی لەم سەردەمەیە شمولیەتی ئیسلامیە کە پێی وایە هەموو ئیسلام ئەبێ بەیەکەوە دابەزێنی لەم واقعەیە لە کاتێکە سەعید نەوڕەسی زۆر جوان بۆی ڕوونکردوینەوە ئەڵێ ئیسلام ڕۆڵی دەرمانخانە ئەبینێ چ نەخۆشیەکت هەیە کام دەرمانە بەکارهێنی کاکە هەموو سوورەتی تۆبە بخوێنەرەوە هەموو سوورەتی ئەنفال بخوێنەرەوە لە سەتانەوەتی هیچ پەیوەندی نییە بە واقعی هەولێر و سلێمانی و مکوریانەوە مناطی حکمی نییە لێرە زمینەی دابەزانی نییە بۆیە ئیسلام بۆ هەموو کات و شوێنێکە بەڵام هەموو ئیسلام بۆ هەموو کات و شوێنە نییە تەواوە کەواتە ئەوەی کە ڕۆڵی دەرمان ببینێ لە شوێنێک شاکرێ ڕۆڵی ژەهر ببینێ تۆ سەیری تراژیدیای غەزە بکە بە ئیسلامکردنی پرسی فەڵەستین و بە ئیسلامکردنی غەزە وای کرد غەزە بدۆڕێ تێگەی ئەو تراژیدیایە لە بەردەمی هەموومانە باسی دەسەڵاتی ئێستا ئەلمانێتی جیهان ناکەی کە ئێستا هەموو جیهان هاتوۆتە سەرخەت هەموو جیهان بە ئەمریکا و بە ئەوروپا بە ئیسرائیل و ئەخر بمبورە بەس ئەو قەوسان هەموو جیهانی علمانیت نییە ئێستا لە ژن و منداڵی غەزە ئاڵاوە ئەی کا مافی مرۆڤتان کە حقوقی ئینسانتان کە علمانیەتتان کە ئینسانیکانتان کە ئەو بنەمایانەی کە پێی دەڵێن مرۆڤ بوون کە ئەو پێی دەڵێن هاوڵاتی بوون ئیلا ئەوەندەی بە چاوی ئێمە دادنەوە کە لێرە کەسێک خۆ ئەوە نەهاتۆتە ناو قسەکانی تۆ دکتۆرجان ئەوە بێدە تۆ زە بە ئارامی وڵای خەڵک وازانە هیوا قادر هجومی کردووە بۆ سەر حەماس دکتۆر من لێرە نیم دیفاع لە علمانیت بکەم و لێرەش نیم دژی ئیسلامیەت من وەک شیکارکردنێکی عەقلانی ئەوەندەی بتوانم پێشکەشەکەم چکو سیاست بریتە لە چالاکیەکی عەقلانی تێگەی من لەو دیدەوە ئەوەندەی کە لێ زانم وەکو نووسەرێک نەک وەکو سیاسێک وەکو نووسەرێک ئەواکەم چی وای کرد کە تراژیدیای غەزە ڕوودات بە ئیسلامکردنی غەزە بوو بە ئیسلامکردنی قەزەی فەڵەستین بوو کە بۆ خودی ئیسرائیلیش ئەمەی ئەویست دەبوایە چ بکەن چۆن؟ دەبوایە چ بکەن چۆن لە 2007 حەماس 100 کەسی
لە فتح کوشت هەموو هێزە علمانەکانی کردە دەرەوە و خۆی بوو بە هیلالی شیعی ئێرانی وەکردی بڵێ زۆر کەس پێی وایە ئەبوایە بە قسەی بەرەی ڕزگاری خوازی فەڵەستینی و حرەکەی فتحان کردا لە اتفاقی ئۆسلۆیا کە لە 2014 و 2023 خەریک بوو بگەن بە چارەسەر بۆ دروستکردنی دوو دەوڵەت. ئەمە ڕێی دکتۆر عەبدوڵڵاتیف بەرهەمی چی بوو؟ ئەمە حماس بەرهەمی جێبەجێنەکردنی ڕێککەوتنامۆی ئۆسلۆ و ڕسواکردنی دەسەڵاتی فەلەستین بوو لەلایەن ئیسرائیلەوە کە حماس بوو بە بەدەیلی ئەو شکستەی کە ئیسرائیل دەسەڵاتی تۆ هەر لێرەوە پێت وایە ئێستا ئیخوان و حەماس وانە ناتوان وەڵامگۆی پرسەکانی جیهانی ئیسلامی بن و جیهانی موسڵمانان و سیاسەتی ئیسلامیش بن؟ من ئیخوان پرۆژەی ئیخوان لە ڕووی مێژوویەوە چەند شتێک بووە کە پرۆژەی ئیسلامی سیاسیە. دروستکردنی دەوڵەتی ئیسلامی، پیادەکردنی شریعە لە ڕێ ئەو دەوڵەتەوە و خەڵکی تر لەلابە و هەروە جێڕانەوەی خەلافەتی ئیسلامی. ئەم پرۆژەیە شکستی خواردووە، پێداویست و وەڵامگۆی واقعی ئێمە نییە لە بوومبەستی شایە پێویستە کۆتایی پێبێ، بەڵام پاشی خوانیمان هەیە وەکو ئەوەی ئەو باسی کرد هێزی پاشی خوانیمان هەیە کە لە ڕووی مێژووی ئیخوانی بوون ئەوە نەمایان تەجاوز کردو. بەس ئەسڵی پرۆژە ئیخوانەبەیە لە بنبەستایە وەڵامگۆی واقعەکە نییە وەشکستیشی خواردووە لە بەدیهێنانێ. بنەرانی بەڕێز ئێستا گەڕێمەوە چەند خولەکێک. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێ دکتۆر کاروانی لە ناوبڕەکە من زۆر جار قسەی ناوبڕەکە ئەگەر زیانی بۆ هیچ کەسێک نەبێ ئەگەر فیتنەی لێ نەکەوێتەوە حەزەکەم ئێوە بیبیستن ئەڵێ بەسە ڕەنج و جەماعەت واز لە ئەلمانیەت بێنن وەڵا هەرێمی کوردستان ئیشکالی ئەلمانی نییە باسی دیموکراسی بکەن دیموکراسی چارەسەر لەگەڵ کوردستانی نیشتمان پەروەرەتی کوردستانی یعنی بە مانایەکتر بیڵێم ئێمە ناسنامەیەکمانەوە بێ سێ ڕووبێ ئەبێ سێ ڕووبێ ئەبێت سێ ڕووبێ سێ ڕەهەندی هەبێ ئەم ناسنامەی ئێمە کە حەقیقەتی واقعی ئێمەیە. ڕەهەندێکی کوردبوون و کوردستانی بوونە کە ئێمە ئابێ لە چوارچەوەی بەرژەوەندی ئەمنەتەوە ئەم خاکە و ئەم میلەتەیە بیرکەینەوە ئیسلامین عەلمانین مەسیحین جوولەکەین چەپین ڕاستین. دووەمیان ئیسلامە کە ناسنامەی مێژووی و واقعی فەرهەنگی ئێمە و زۆربەی گەلی ئێمە لە چوارچەوەی ئیسلامە مانە بە ژیانی ڕۆژانەی خۆیەدا و ئیسلام سەرچاوەیەکی گەورەی ئیلهامی زۆرشی ئەخلاقیە. سێمیشان دیموکراتیە. دیموکراتی وەک میکانیزمێ وەک سیستمێک بۆ بەیەکەوژانی ئاشتی خوازانە لە کوردستانی ئەمە عەفو. ئێستا هەرێم علمانیە بەڵام علمانی نیە وەکو کۆریای باکوور علمانێکی میانە ڕەوە باسی زاراوی علمانی لابین وەکوتم ئەم زاراوەنە کێشەی ڕئیسی ئەمە لە کوردستان چییە؟ کێشەی دابەشبوونی خاکێرێمە؟ کێشەی گەندەڵیە؟ کێشەی نەبوون و سەروەری یاسایە؟ کێشەی بەنیشتمانی نەبوونی هێزەکانە؟ هیچ پەیوەندی بە ئیسلامەوە هەیە؟ هیچ پەیوەندی بە ئیسلامیەوە هەیە؟ باشە یەک دقیقە ئەمە پرسیارێکی باشە. ئێمە ئەم ئیشکالەمان هەیە کە ئێستا هەیە لەسەر مێزەکەی من هەستەکەی لە ناو کۆمەلگا ئەلمانی و ئیسلامی و شت نەخێ دیبێتێکی زۆر تەندروستە پێکەوە قساکەین هیچ کێکێک لەو چەشانەمان نییە ئازانی و ئەم جۆرە دیبیتانە بێئەندازە گرنگن بۆ کۆمەلگا و لە ڕێگەی کە تەلەڤیزیۆن هەموو چین و چێژەکان گوێی لێگرێ لە کەسێکی نەخوێنەوار و گوێی لێگرێ بۆ کەسێکی ئەکادمی لەبەرەوە ئەم جۆرە دیبیتانە بێئەندازە گرنگە. هەندێک جار هەستت کردووە وەکو کەسێکی سیکولار کە بڕوات بە پرەنسیپەکانی ئەلمانی هەیە بڕوات بە ڕێزگرتنی ئاین هەیە بڕوات بە نەبوونی تەمیزی عنسوری هەیە بڕوات بە فرەیی هەیە قەت هەستت کردووە لە بەردەم هەڕەشەی لەفزی و کرداریایی لە کوردستان؟ بەڵێ بەڵێ بۆ لەبەرەوەی میدیای کوردی ئەوەندە گرنگی بە ئەو فیگورە دینیانایە لە کۆمەڵگەی کوردیە ئەوەندە گرنگی بە خەڵکە منەوەرەکان و ڕۆشنبیرەکان و نووسەرەکانی نادا و ئەم گرنگیان دانش پەیوەندی بە جۆرێک هەوەیە کە
یعنی ڕەنگە ئەوەندەی پێی خۆش بێت بەرنمەکەی ژمارەی سیرکەرانی زیاتر بێ ئەوەی پێگرنگتر بێ وەک لەوەی منەوەرێک فیگورێکی تر بێنێ کە لە دەرەوەی دی نەتوانێت قسە لەسەر کۆمەڵگەی کوردی بکە. ئەمە ئەرکێکی ئەخلاقی گرنگە کە بەداخەوە میدیای کوردی ساڵانێکی زیاد لە 15 ساڵە لە دەستی داوە ئەزانی بەس بە تەنیا باسی لەحظەیەکەکەم لە ئیدارەی حیوارەکەی خۆم طبعاً من ئێستا لەوانەیە بۆ چوونی تۆ لەگەڵیان نەبم یا لەگەڵ یابم کەی بەسوولی لەو قسە مەسوول نیم لەو قسەیە بێزگەلەوە من بەعکسەوە وتومە مۆدێلێکی ئەلمانیت هێناوە ئەی گشتێنی دکتۆر ومەدیش بێ هەرواڵێ تۆش بی هەرواڵی کەسێکی تریش بێ خۆ من ناچم بیکەم بە شەڕە گەڕەکە و نازانم چی لەگەڵ کەسیشتانە ناشیکەم بەعکسەوە من بەرنامەم داناوە بۆی ئیمتیساسی شەڕەکان کەم کۆمەلگایەکی تەندروست دروست بکەم بۆ پێتان وایە باە ئەوە مەهارەتم نییە ئێستا تۆ دکتۆری دریسم با بە شەڕەم بەرنامە بە برایەتیمان نەمتوانی هەرچەنە بە برایەتیمان شرکە دکتۆر عەبدولەتیف لێرەنیا بەس نییە ئەوەی دەمەڵ شریکی ترتاوە یەکەم ئەم پێم وایە ئەم جۆرە دیبەیتانە زۆر زۆر ضرورن و لێرە پێشنیار دەکەم مەفروزە ئیسلامیەکان ئەوە بکەن ئەمە بیکەین ئەو دەرفەتانە ناتوانن بەخوا نەمانتوانین بەخواتەوە دکتۆر عەبدوڵەتیفم نەمانتوانیوە خەریک بووە پەلاماری یەکبن نا بەس بە دیبەیتێکمان کرد پەلاماریەکمان نەدا بابا زۆر تون بوون پەلاماری لەفزیتانە تو نەبووی ڕەخنیان لێ دەگرتم دایگوت تو نەبووی ئەوە یەک پەلاماری لەفزیتانە تخوا بمبرە دوو ئەو دیبەیتانە نابێت سڕع لەناو کۆمەلگای کوردی دروستکە بە پێچەوانەوە دەبێت تەعایوش و تەفاوت ئەوەی ئێمە کردی ئەوەی دەرێم نا دروست ناکە ئینشاءڵڵا ئەمەش نەیکردووە ئەمە ئێستاش نەیکردەوەی ڕابردوش نەیکرد سێم کە زۆر گرنگە مامەستا قەزایەکی ئەویش ئەوەی پێی دەڵێن يعني أو كوم الجاي كردية بيوستي بإنقاذه ترك فارس عرب سوديان لو ثروة جوري إسلام ورقرت إسا ترك خريكة إمبراطورية تشي دروس كالا أساسي باجماوي إمبراطورية عثماني وديكاتي خوي بلام كرد لسردمي بيغمبر وصلى الله عليه وسلم بجدار ولا جاية كم بناي شهرستانية مروفاتي كجاباني كردية حتى آخر لحظة كحفتاودو ولايتي كردي هبوا استناتواني لبرسه لبر اوي يكم 100 صالة لبستكانوا شعيد لو كردستاني بو استبرو كوتايبو كواتتو لقلوا اسلام بخينا خزمت قزينا تويكا وانا بلا صد لصد باشا باستكسون شعيد اوابو شعيد اواب انكم الجاي كردي اوكيش رايكي تايبتي تميز ملاو غنزانا راتشيبو علمانيش برو اوابو راتشيبو لسر علمانية تجلا طابونا ومن نازان ما جا من لسر وقصة كم كأي علمانية كوتاي هاتوا من بدايته وتم شري زارا وسازي كان كينا راستا وإما بهيش شنق ناقيري قصي من أميا إما بيويسمان بتشم موديلك لحكم راني هي كدرفتي أو برخصينه همو مان كوب كاتوا وهمو جواز كان مان ببي بسرشاوي هيزو بيكو جيانو بيكو بون أما براستي پرسیار ئەساسەکەیە ئێمە پێویستمان بەوەیە هیچ دەسڵاتێکمان نەبێ نەبەناوی دینەوە بەشێکی کۆمەلگا سەرکوتکە چونکە هەر ئێستا ئەو شتێک کە مامۆستا دەڵێ بیرروباوەری ئەو یا تێگەشتنی ئەو بۆ شەریعەت ئەوە بکە بە حکومڕان سەلەفیەک بەدەستیەوە کێشەی گەورەی هەبێت سۆفیەک بەدەستیەوە کێشەی گەورەی هەبێت هەر ئەو قەومێتی کە هەندێکمان باسیەکەین بیکە بە ئایدۆلۆژیای ڕسمی دەوڵەت تورکمان کێشەیە بێ حتا هەندێک لە کورد کێشەیە بێ ئێمە پێویستمان بە دەسەڵاتێکە کە ئەم جۆرە ئایدۆلۆژیاتانەی نەبێ بەڵکو دەسەڵاتێک بێ بێلایەن بێ بەرامبەر بە هەموو ئەمانە یەک چاوی هەبێ بۆ هەموو کۆمەلگا یاسایەک دابنێ کە بە تەواوی جیاوازیەکانەوە یەکسان بن بەرامبەر بە قانون جێگیرکردنی مەفهومی هاونیشتیمانەتی جێگیرکردن یەکسانی بەرامبەر بە دادگاکان فەسڵی سوڵتات ئەمانە ئەو مەفاهیمە ئەساسیانەیە کە کۆمەلگای ئێمە پێویستی بێتی ئەمە کۆمەلگا کۆ ئەکاتەوە لە تەقسیمکاری ئەپارێزێ شڕکردن لەسەرەوەی ئەم ئەلمانیا ئەو ئیسلامیە ئەو ڕادیکاڵە ئەو چەپە ئەو ڕاستە برین زیاترەکە تەقسیماتی اجتماعی زیاترەکە بەریەکەوتن زیاترەکە ئەمە ئەو شتەیە کە واقعی کۆمەلگای ئێمە پێویستی بێتی و من شخصی خۆم دیفاع لەم مەبادی ئاکەم دیفاع لەم مۆدێلە لە دەسەڵاتە ئەکەم کە دەرفەتی یەکسان بۆ هەمووی بڕەخسێنێ و عدالت هەبێ لە تەوزیعی سەروەیە عدالت هەبێت لە مافی ژیانکردن و مافی دەربڕینی بیرروڕا و مافی تعبیر لە خۆکردنە قوربانت ساکن من دوو قسە یەک دقیقە ببوورە بەس بە ئەو گەنجانە بۆ لای ئێوە هاتوون فەرموو خاتوونی بەڕێز بەڵە عیبینێ سڵاوتان لێبێ بسم الله الرحمن الرحیم سپاس لەوە دەرفەتە لەو هەموو مناقەشە و
ئەو هەموو تەفسیراتە جیاوازەی کە لە بۆ ئەلمانیەت کرا گەیشتی ناو دەرەنجامێکەوە ئەلمانیەت جیاکردنەوەی دینە لە دەوڵەت وایە کەوابی بینە سەر ئەوەی دین لە دەوڵەت جیا بکرێتەوە کارەسا دەخڵقێ بەڕاستی هەر ئەو ئەگەر ئەلمانیەتیان دیموکراسیە ئەو فکرێوای کردی ئێستا کوشتن زۆر بووە دزی زۆر بووە زینا زۆر بووە هەتا دوایی هەزاران شتی دیکە کە زۆر دەوڵەتی بەرە و بەڕاستی وێرانی بردیا و کۆمەڵگەی کوردی و عێراقیش لەو کارەساتە بێبەری نییە بەداخەوە سەبارەت بۆی کە فکرەی بەس خۆ لێرە دین لە دەوڵەت جیا نەکراوەتەوە وەزارەتی ئەوقافمانەیە بەڵام وردەوە بەس لە کوردستان سێ حیزبی ئیسلامیمانەیە بەشداری هەڵبژاردنەکەن لە کابینەکانی پێشوا وەزیرمانە بووە مەبەستم فکرە ئەلمانیەکەیە بەڵێ مەبەستم فکرە ئەلمانیەکەیە بەروها ئەوەی کە ئەو ئوستازە بەڕێزانە فەرمویان کەوە ئەلمانیەت ئازادی تێدایە و برایەتی تێدا و یەکتر ژیانەوەی تێدایە و هەتا دوایی ئەمن لێک ئاەتی قورئانی پیرۆز کە خوای گەورە دای بەزاندیە ڕوونی دەکەینەوە کە لە ئیسلامدا پێکەوە ژیان و ئازادی چمانایە چی هەیە ئەوەی کە لە ئیسلام هەیە لە هیچ فکرێکی دیکە و لە هیچ شریعەتەشکە نیە ئیسلام کە ئاینە کە سورەتی حجرات ئاەتی 13 خوای گەورە فەرموویەتی بسم الله الرحمن الرحیم یا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا فرموتي لتعارفوا يعني أو هم هوزو تيرو شعبا ما درس كرديا هتاوكو بله هتاوكو بيكو بجينو بأزادي ويكتريان خوش بيه كوات أوي لديني إسلام هيا ليت فكرة علمانية ديمقراطية أو فكرانة دانية براستي وهروها لدستوري عراقي شهاتوا كأيني فرمي دولة إسلامة وجياني دوريش لدين جيانك دور لهم بها أخلاقية كان پرسیارێکی دیاریکراو هەیە بۆ یەکێک لە میوانەکان نەخێر ئەو سەرنج بۆ چوونەم هەبوو سپاس بۆ سەرنجە جوانەکانت کەیتر قسەیەکی هەیە ئەو کاکە سەرتا سڵاوتان لەبێت من کێشەکەم لەگەڵ هێنانەوەی نمونونەکان ئەوانیش باسکردنی باشترینی عیلمانی لەگە خراپترینی ئاینیدا بەنموناوە ئاندێن داعش بەراورد دەکەن بە سوید یان بەرامبەر بە سویسرا لە کاتێک دەتوانین ئەمە بەراوردی بکەین بە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە یەکتر قبولکردنێکی زۆر جوانتر هەبووە و ئەو مناقەشاتە نەبووە زایدەم پرسیارێکم لە بەڕێز کاریتانی هەیە ئێستا عیلمانیەت دکتۆر کاریتانی ئێستا عیلمانیەت دەسەڵاتی هەیە لە کوردستان بمانێ و نەمانەوە عیلمانیەت دەسەڵاتی هەیە لە کوردستان ئەگەر بێت و ئیسلام بێتە سەر ئەو دەسەڵاتە چ لە کوردستان دەکات سپاس کەیتر لێرە قسەی هەیە فەرموو سەرەتا سڵاوتان لەبێت دەستخۆشتان لێکم پرسیارەکەی من ئەوەیە ئایا لە کوردستان ئەو عەلمانیەتی هەیە بە شێوەیەکی جوزئیە یان بە شێوەیەکی شاملە بۆ کامیانە بۆ هەر کامێکیان کە جوابەکەیان لایە و دووەم پرسیارم ئەوەیە ئایا بۆ کۆمەڵگای کوردی کوردەواری خۆمان ئایا عەلمانیەت هەبێ حکمڕانی بکە ئایا حکمڕانیەکی دینی هەبێت یان دین حکمڕان بکە یاخود حکمڕانیەکی دیموکراتی هەبێت ئایا بۆ کۆمەڵگای کوردی کام جۆر حکمڕانی شیاوە دەستخۆش کەیتر دەستان خۆش بیتن سەرتە بەنای خۆی گەورە ئەو پرسیارە بە شێوازێکی گشتی نزیکی خەرەوە بەڵێ نزیکی خەرەوە دەستان خۆش بیتن ئەو پرسیارە بە شێوازێکی گشتی ئاراستی هەمویان دەکەم ئەو ئازادیەکەوە لە کوردستان ئێستا بەناو هەیە لە سایه عەلمانیە یاخود لە سایه دینە دەستان خۆش سپاس دەکەم مامۆستا ئومێد لە کوردستان عەلمانیەت حکومکە باشترە یان دەسەڵاتێکی ثیۆکراتی بەڵێ وەڵا ئەوەی کە لە کوردستانە هەیە لە احترامی ئەدیان بەلای منەوە کارێکی باشە لە احترامی نائەدیانیش هەر کارێکی باشە عنی مؤسسەی فەرمی لە کوردستانە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەندێزێکی زۆر ئازادی داوە بە ئازادی بیرروباوەڕی ئاینی و مؤسساتی دینی و ئازادیشی داوە بۆ کەسانی کە نائینین ئەم فۆرمێکی باشە لەو ڕۆ بەڵام گەلێک لانی تر هەیە کە پێویستی بە شاکساسی و بە تعدیلە هیچێک لەوانەیە کە پێویستی بە تعدیل ئەوەیە کە یەکسانی بارامبەر بە قانون ضعیفە طبقەیەکی
دیاریکراو کە خاوەنی دەسەڵاتی سیاسی خاوەنی نفوذی عسکەریە یەکسان نییە بەرامبەر بە قانون هەتا خاوەنی نفوذی دینیش بێ لەگەلێک بارە لەسەر و قانونەوە تعاملی لەگەڵ دەکرد یعنی کۆمەڵێک مفردە و مەفاهیممان پێویستە لە واقعی کوردستانە گەشەی پێ بدەین بۆ ئەوەی کە هەمومان هەست بە ئینتیماکی باشتر بکەین نیشتیمانیان و قانونیان. پرسیارێکی تری کرد ئەمەی لە کوردستان هەیە سیستمی ئەلمانیا ئەگەر ئەلمانیا ئەلمانی تەواوە یا جزئیە لە ڕاستیدا یەک فۆرمی دیاریکراوە بۆ ئەلمانیەت لە دنیاە بوونی نییە هەتا ئەو ئەلمانەتی کە لە هێندستان لە بینی ئاینەکانە پەیڕەوەکرێ ناتوانێت پێ بڵێ جوزئی یا کولی یا شتێکی دیاریکراوە ئەلمانێت بەپێی هەلومەرجی واقعی کۆمەلگاکەی خۆی کە قابلی کۆکەرەوە و چەترێک بێ بۆ هەمووان پێکەوە ژیانێکی ئاشتیانە بێت لەم چارچێوەیە ئەم مۆدیلە لە دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان هەیە ئەلمانیەتێکە منسەجیمە لەگەڵ بەشی زۆری ئەو بەهاوقیەمانە لەگەڵ ئەوەی کە خۆی بە ئایندا دەزانێ ئەوەی کە خۆی بە بێئاینیش دەزانێ بە بڕوای من خراپ نییە بەڵام وەکو ئاماژەم پێکرد دەرفەتی زۆر ماوە بۆ ئەوەی کە باشتری بکەیت و چاکتر بێ لە کۆمەڵێک ڕووی مەفاهیمەوە. هەمان پرسیار بۆ ببوورە پرسیارێکی تر بۆ جەنابەت ئەو کاکەیە فەرمووی یەکێک لە کێشەکانی دیبیتەکە ئەوەیە کە خراپترین نمونەی دەسەڵاتی ئاینی و باشترینی ئەلمانی بە نمونە هێنرایەوە کە بەتەنیا ئەم دوو مودێلە بەز نییە بۆ تێرکردنی ئارگومنتەکان کاک ئاوات. دەی کاتێک خراپترین نمونەی دینیە هێندێتەوە ئەوە تەرەفی دینی ئیشی ئەوە کە داکوچی لێ بکە و وەکو یەک دووجار لە هێنانەوەی نمونونەکانی منە هەم تۆش و هەم کاگەی کاروانیش کردیان و ڕاستش بوو ئەو نمونەی من بلە بەرامبەریان نمونەی تر هەیە بۆ نمونە من نمونەی ئەو کابرایم هێنایەوە کە ئیش بە ئێزدیەکە تۆ نمونەیەوە و کاروانی تێنایەوە کە وتاری لەسەر بۆ پشتیوانیکردن لە ئێزدەکان نووسیوە ینی هاوسەنجیمان ڕاگرتووە لەوەیە بەڵام ئەمە گفتوگۆیە وەمە گفتوگۆیە کە نزیکی شەرە دیبیتەوە ئێمە دوایە کۆمەڵگای ئەمە ئەبوو بەکر کاروانی بەقەدەر ئەوە دەسەکەوێ کە لە بڕای بە چوونە ناو هێزی ئیسلامی پەڕگیری نایاساییەوە هەیە مەبەستمەوەی بەقەدەر یەک دەسەکەون لە کۆمەڵگایە ئەمەیان دەگمەنەوە ئەوی ترمان زۆرە. کێشەیەکی گەورەمان هەیە ئێمە لێرەیە کۆمەڵگاکەمان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بەرەو پەڕگیری پەروەردەکراوە. سیستمی پەروەردەمان بە شێوەیەکی ئیهمال کردووە بوارمان هێشتۆتەوە تایە بۆ توند و تیژی بەم شتێکی خۆشت پێ بڵێم هەموو جارێ من هەم لە کۆرسەکانی خۆم باسی یەکەم و هەم لە گفتوگۆمان لەگەڵ دۆستانم ئێمە لە قوتابخانە حەدیثێکمان خوێنووە کە دەڵێ بەهەشت لە ژێر پێی دایکانایە کاتێک من لە ئیبتیدایی بووم ئەمەم لەبەر کردووە و لە دەرسا وتومەتەوە مامۆستا ساڵەن صحیح نییە و ئێستا پێم بڵێن کاکە ئەمە حەدیث نییە ئەی چی حەدیثە پێم بڵێن بەهەشت لە ژێر سێبەری شمشێرایە دۆسیدەم گۆڕان کاریەکە لە گیان بیرەکەیە تۆ بزانێ ئێمە چی بۆی لە ژێر پێی دایکە تۆ بڕات بۆ ئەمە من نیم کاگە کاروانی ئەمە پەروەردەکردنی نەوەکانە لەسەر ئەمە باشە بۆ خەڵکی پەڕگیر کە زۆر بووە بە ڕای جەنابێت پێ وایە ئەمە تربێتی ئیسلامیەکانە یا نەبوونی پەروەردەی ئەلمانیەکانە ئێمە ئەلمانیەکانمان نین لێرە بەڵکو خەڵکانمان هەن کە ڕەفتاری ئەلمانیانیان هەیە ئەو شێوازی فەرمانڕەواییکردنەی کە لە کوردستان هەیە ئەلمانی نییە بەڵکو سیمای ئەلمانیەتی هەیە بۆ نمونە هەندێک لە ئیمتیازات کە بە ژن دراون بەڵام ئەمە پەیوەندی هەم بە میزاج و هەم بە کات و هەم بە کەسەکانەوە هەیە ئەمە دەستورێک داینە ناوە ئێمە تا ئێستا نەمانتوانە ببین بە خاوەنی دەستورێک کە تێیدا بنووسین ئێمەی گەلی کورد بە موسڵمان و مەسیحی و ئێزدی و زەردەشتی و هەموو ئەوانی ترەوە لەسەر بنەمای ئازادی و یەکسانی و دەرفەتی یەکسان بڕیارماندا ئەم دەستورەی خوارەوە بنووسین پەیوامان کرد دەتوانین بڵێن ئێمە بووین بە ئەلمانی باشە ئەگەر لەم هەڵبژاردنەی ئایندەدا ئیسلامیەکان بە قەدەرێکێتی و پارتی دەنگ بهێنن ڕێگە بە ئەلمانیەکان ئیرێ هەناسەبەن و تعبیر لە بیر و ڕاو بۆ چوونی خۆیان بکەن منم
پرسیارم ڕێک بینیوە کە ئاراستەی موسە نائەمین کراوە ڕێک لە وەڵامەوە توێتی ئێمە دەسەڵات وەگرین دەستکاری یاساکەین بەبێ پەردە ئەوان دەسەڵات وەرگرن ئەم یاسایانەی ئێستامان نامێنێ بۆ نمونە من گومانی بۆ وا پێشبینیەکە یاسایە موسە نائەمین دای بنێت ژی ئازادیە بێت بۆ وا پێشبینیەکە خۆشتا نەتبینیوە من ئەمە لێ خوێندنەوەیەکی خراپە بۆ قسەکانی من ئەو دەستکاری یاساکە ئەکا بەڵام چۆنی دەستکاری ئەکا بە چ ئاراستەیەکە دەستکاریەکە ئەویان مەسەلەیەکی ترە تا چەندیش ئەتوانێت دەستکاری بکە بۆ نمونە ئێمە بیرمانە چی هاو فەرتەنەیەک لەسەر مەسەلەی فرەژنی دروست و لێرە ئێمە بڕیارێک درا بەڕێی شخصێک بە تاقی تەنیا خۆی لە یەک شارە بڕێبانماندا کە نابێ فرەژنی هەبێ خەڵکە چوو لە شارەکەی تر ژنیێنا و بەلگەڵ ژنەکە هاتەوە لێرە دادگاش نێتوانی هیچی لێ بکە کێشەکە لە چیایە ئێمە تا ئێستا لە ناو سیستمێکا ناژین ئیشی ئێمە ئیشی میزاجە ئیشی کاتە و ئیشی توانای کردنێتی لە ئێستایە و هەمیشە کەس لەسەر ئیشی ئەویتر بینا ناکا لێرە مامۆسای خۆشەویست بۆ نمونە ئاک پارتی لە تورکیا ویستی هەندێک یاسا بگۆڕێ لە تەقسیم 6 مانگ مزاهرە بوو لەبەروی خەڵکی تورکیا پۆلیسی پاراستنی سکولاریزمن لەگەڵەوەی کە ئاین پەروەریشن ئەگەر ئیسلامی کورسی زۆر بێنێ مەرجە بتوانێت هەموو یاساکان بەو جۆرە بگۆڕێکە کەپتی خەڵکانی ئەلمانی بکە یا خەڵکانێکی مسلمان بکە کە بڕای بە دەسەڵاتی ئەحزابی ئیسلامی نییە مەرجە ئەگەر کۆمەلگا سکولار بێ مەترسی هەیەەوە ئەمە پرسیارەنجی شتێکت داوە ئێمە لە کوردستان نوێنەری شەپۆلی لیبراڵی شەپۆری غەیرە دینی شەپۆری لاییکی نیمانە وەکو وڵاتەکانی تر لە میسر لیبراڵەکان حیزبیان هەیە ئێمە لە کوردستان کۆبوونەوەی ئەو کەسانەمان نییە کە جیاواز لە تەیاری گشتی بیرەکەنەوە تۆ سەرنج شتێکت داوە لە شاری سلێمانی و بەتەنار لە شاری سلێمانی بەڕێی شەخسی محافظی سلێمانی مەیخانەکان لە دوای سەعاتەوە داخرێن بەبێ هیچ جۆرێک لە جۆرەکانی چوونە پەرلەمان یاسا دەرکردن و بەبێ هیچ جۆرێک مبەڕێک و ئەمەشی تەنها بۆچی کردووە بۆ ئەوەی چاکەیەک بۆ شخصی خۆی بەدەست بێنێ لە دوای سەعاتەوە خوا چاکە بۆ ئەو نووسێ لە بەرەوەی خەڵک عارەق ناخواتەوە لە کاتێکە ئەمە تەعەداکردنە بۆ سەر هەستی ئەویتر بۆ سەر مافی ئەویتر هەموو ئیمتیازێک کە دەدرێ بە کەسێک دەبێت لەسەر ئەساسی ئیلتیزامی کەسێکی تر بێ و بە پێچەوانەشەوە هەموو ئیلتیزامێک داخرێتە سەر شانی کەسێک دەبێت لەسەر ئەساسی ئیمتیازی کەسێکی تر بێ کاتێک من ڕێگەم نادرێ لە دوای سەعاتەوە لە مەیخانە مەشروب بکڕم ئەبێ لە بەرامبەرێ شتێکی ترم بۆ بکرێ نابێ هەر ئەوە بەتەنیا فەرز بکرێ بەسەرما و کاتێکیش ڕێگە نادرێ بە مامۆسا لە فڵان کاتە نوێش بکە نابێ بە فەرز بکرێ بەسەر یازدانی ئەبێ لە بەرامبەریا شتێکی تری بۆ بکرێ کە تەعویزی باتەوە پێکەوە ژیان کۆمەڵگای مەدەنی ڕێگای مەدەنی ئەمەیە ئەم ڕێکردۆ دەکەینەوە ئەگەر ڕێ نەدرا بەوەی کە کەسەکان بچن ڕێبەز بۆ نێژەکەی خۆت دەکەوە بۆ بۆویش کە مەشروبەکە لە لای مە تێکدانی عەقڵە مە نایە لە عەقڵی تێکدا دەچین ئەڵێ هەم ڕێ بۆ نێژەکە ئەکەمەوە هەم بۆ لە لای مە شارستانیەتی معنەوی و شارستانێتی مادی هەیە شارستانێتی معنەویەکە تەثقیفی فکری دەکەین دەست شارستانێتی مادیەکە بینای لۆ دەکەین لۆیەت ڕێ دەکەینەوە یەکێک لە کێشەکان ئەمە قسەکرد یەکێک لە هەرە پێک هاتە گرنگەکانی دیموکراسی کە تا ئێستا نەگەیشتوە لای ئێمە ئەوەیە تۆ مافت هەیە غەڵەت بی مافت هەیە غەڵەت بکەی لە ژیانی خۆتە دیموکراسی بوون و ئازادی یعنی ئەمە تۆ مافت نییە غەڵەت بەرامبەر ئەویتر بکەی یەکێک لەو مافانەی کە من هەمە ئەوەیە کە لە ژیانی خۆمە غەڵەت بم بەڵام مافی ئەوەم نییە غەڵەت بەرامبەری تۆ بکەم ئێمە هەتا ئێستا وەها بیرمان لێ نەکردوتەوە کە ڕێگە بدەین ڕێئی مخالیف باشترین ڕێگا بۆ هەڵسەنگاندنی بیرروڕای خۆم ئەوەیە گوێم لە ڕێئی پێچەوانەی خۆم بێ تەنانەت بە ڕێیە غەڵەتەکانیشەوە بۆ ئەوەی بتوانم لەسەر ئەساسی ئەوە دروستی و نادروستی بۆ چوونەکەی خۆم
هەڵبستانگێنم ئەو نیو ساعتە گوێتان لێگری بەڵێ سەیریکە دڵنیا بە دوای سەیری بەرنامەکە بکەنەوە کەس مەغدور نەبووە قسەی کۆتاییت لێ وەرەگرم بۆ خەڵکی کوردستان چیەڵی لەسەر ئەلمانیەت و نەعەلمانیەت من لە بری لەسەر ئەلمانیەت و نەعەلمانیەت قسە بکەم وەڵامی ئەو هاوڕێ برادرانە ڕەنگە بدەمەوە منطقی تر و ئەوتر بێ کوردستان ئەلمانیە نەدینیە و دەوڵەتێکمان نییە ئێمە دەوڵەت فەرمانڕەوایەتی بکە بەڵکە حیزب باڵا دەستە و ئەو چەشانش کە لە بینی حزبی باڵا دەست و حزبی ئیسلامیان دروستە بێ جۆرێک سازش و ڕێکەوتن و یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە سڵحی عشایریە چی ئەزانی هیچ یاسایەکمان نییە یاخود ئەمەی کە لەم هەرێمە گوزەرێ ناتوانین بیخێنە چوارچێوەی ئەوەی کە ئێمە دەوڵەتێک یا نیمچە دەوڵەتێکی ئەلمانیمان هەیە نیمانشیان بڕوا ناکەم هەبێ چەندین کابینە بەیەکەوە حکوومەتیان بەڕێوە بردووە بەیەکەوە منهەجی پەروەردەی قۆناغەکانیان داناوە دوای سڵح عشایریەکان دوای چی مەسەڵەن لە قۆناغێکا کە شەڕی ناوخۆیان کردووە بەڕاستی خۆیان دوای ئاژبوونەتەوە یا وڵاتان ئاشتیان کردوونەتەوە وەنیە ئەوان لەوا چێ بەیەکەوە تەبابن مسەقەفین و ئەوانە هەندێک گشکال هاوڕێ عەزیز ئێمە لە هەرێمێکا ناژین حیزبێک بیدۆڕێنێ بێت بڵێت من میلەت دەنگی پێنیام زۆر سپاس من ڕێ ئەدەم بۆ ئەم حیزبەی تر بۆ ئەوەی ئەم 4 ساڵی تر دەسەڵات بکە بۆل لەبەرەوەی هەردوو حیزبی دەسەڵاتدار خاوەنی هێز و جبەخانە و میلیشای خۆیانن بە هیچ جۆرێک قبوڵیەوە ناکەن کە سازش بۆ یەکتری بکەن و مل بۆ دۆڕاندنی یەکتری بن تاکو لەم هەرێمەی ئێمەیە دیموکراسیەت نەگاتە ئاستێک حیزبێکی باڵادەست کە بردیەوە حیزبەکەی تر قبوڵی کا و بڕوات ببێ بە معارەزە ئێمە ناتوانین هەنگاو بۆ سیستەمێک بنین کە ناوی ئەلمانیەت دەستخۆش قسەی کۆتایی جوت کرد وڵام من پێم خۆشە ئەو برابە ڕێزە و گەنجە پرسیاری کرد ئەگەر بڵین سیستەمی کوردستان چۆن بێ باشە ئێمە پێم وایە ئەسڵ لە کەون لە بوون خوای تەعالە بۆ مرۆڤی داناوە مرۆڤ عەبدوڵڵاهی وەحدە سەید الکەونی فیما بعدە وەکو محەممەد عەبدە دەڵێ هەموو قوڕانێ تەماشاکە یا باسی مرۆڤە یا باسی علاقەی مرۆڤە کەواتە ئینسان لە هەموو شتەکان گرنگتر و پیرۆسترە لە هەموو شتەکان جگە لە خوای پەروەردگار کەواتە دەبی تەماشا بکەین کۆمەڵگەی کوردی تو گرفتی چییە یەکەم کێشەی کۆمەڵگەی کوردی گرفتی عەدالەتیە ئیسلام دەبێ جارێ عەدالەت لەو کۆمەڵگەی دووەم لە دنیای سایکزبی کۆ منەوە ڕەئی خۆمە هەموو ملەتان توانیان تەعامل لەگە دنیای سایکزبی کۆ بکەن وڵاتی خۆیان کۆنتڕۆل بکەن بەڵام لێ نەگەڕێن کورد بوون تورک بوون عەرەب بوون فارس بوون زوڵمیان لێ بکە ئێستا ئەمە کە کیانمان نییە زوڵممان لێ دەکرێت لێم پێم وایە لە دنیای سایکزبی کۆ بۆمان هەیە بە ڕەوافدی دین ئەو سیستەمەی کیانێکی جوان لە بۆ کورد تەرتیب کرد ئەوە دوو سێم حڕیەت کە شتێکی زۆر زۆر ئەساسە لا ئیکراها فی الدین بە تەطبیق لە تاریخی ئێمە هەبووە ولا داهاتوش ئەگەر چونکە دین لەگەر تێگەیشتن دین فەرقیە دین الوضع إلهي ثابت خوا داینایە دەستکاری ناکردی بەڵام تێگەیشتنە دین ئیمنا دەکرێ هەڵە بکەم كل بني آدم خطأ بس بيغمبران غلط ناكن لو كم غلط ده كم ودينية وأمنم خالج كزور قرنجا مسألة تعايش كتعايش براسي جوان ترين نمونة لمدينة ودستبيا كرديات هاتوا تاريخ إسلامي ناو خالج تر كلا هموي قرن ترى أورو لكردستان تقريبا بروبوني نامينة أو جوية شكوي مروفا كان قيمي مروفا كان كساعتي مروفا كان حزب بيروستريستا لمروف بارا بيروستري لمروف كوكارسات الإسلام للاي ديد قايمن خالج كا براسي مسألة نشتمان للاي من زور 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 قرنجا انتما لاوازبوا إسلام دي انتما يبقوا دكاتوا خيانة تشتيشي زور زور خطرة قندلي خطرة إسلام دي وانا هم بنبرذك كواتە چشتێکی ئەو تاکە گەنجە و پاقی گەنجەکان کە چیان دەوێت حڕیەتیان دەوێت بڕۆ وەریگرە ئازادیان دەوێت وەریگرە تعایشیان دەوێت وەریگرە ئەتو گروپێکی داعشدەینی لەسەر من تەطبیقی دەکەی ئەمنیش دەیان گروپی تونڕەوە یعنی یەمینی متەطەڕیفەکانت لۆ دەینم لە ئەوروپا کە خەڵکی سەردەبڕن لە ئێزاد لە فەڕەنسا هەیە لە بریتانیا هەیە لە وڵاتانی ئەوروپی هەیە ئەتو نابی نمونەی داعش بە من بفرۆشیەوە چونکە من نمونەی جوانترم هەیە تاریخێکی 13 سەدەییم هەیە و لە کۆتاییدا ئەوەی کە دەمەوێت بیڵێم ئەمە ئاستی کۆمەلگای ئێمە لە ڕووی ثەقافی فکریەوە زۆر دابەزیە و حیزبی دەسەڵات هیچ گرنگی بۆ بابەتەی نەدایە
بەشێکی زۆریش لە ئیعلامەکان بە ئیعلامی ئەوەی کە پێی دەڵێن ئیعلامی ئیسلامی شۆ نەمانتوانیە ئەو بابەتەی قوڵکەینەوە کە ئەمن و کاکیوە دوو مەدرسەی جیاوازین بتوانین بە سەعات لەگەڵ یەک نیقاشکەین بەڵام ئەو نیقاشە نەبێتە سیڕاعی نەفسی نەبێتە بغز نەبێتە ئەلمویم لە کۆتایە گفتوگۆکەمان ختامەکەی مسک بوو باش بوو کێشەتان نییە لەسەری هەرچەندە من لەگەڵ باش ئەزانم لەگەڵ جەناب تا هاوڕانیم کە یعنی ئەم ئیندیکەیتەرە ئەم ئاماژانە لەکوێ هێنرا بە چه ئەحساییەک کە ئاستی ڕۆشنبیری دابەزیوە ئاستی ڕۆشنبیری بە چی ئەپێورە مەسەلەن ئێمە پێشووتر یەک زان کۆمان هەبوو ئێستا 35مان هەیە حەڤەی حکومی و 18 ئەهلیمان هەیە ئەگەر پێشووتر لە 20ەکانە ئینگلیزی زانمان لە سلێمانیا هەبوو بێ ئێستا لە 8 ملیۆنەکە ڕەنگە 2 ملیۆنی ئینگلیزی بزانێ و زمانی تریش بزانە یعنی هەزاران سەتان ڕشتەی جیاوازمان کردوێتەوە ئاستی یعنی تعایشمەند لاواز بووە سەطحیە یا قوڵە ئەمەیان نازانم بەس ئەم ئانەی کە من باسێکم جەنابی دکتۆر ئەکرێ بە ئاماژەوەنیە بەس ئەوەی تریان قوربانە بەم دڵخۆشیش بووم بینیمی لە بەرنامەکەما و بەخێری سەرچاوم قسەی کۆتایی مامۆستا ئاوات لە کۆتایە من ئەوە دووبارە کەمەوە کە بەڕاستی پێویستە کە گفتوگۆ بکەین چونکە ئەگەر گفتوگۆ نەکەین ئەگەر قسە نەکەین ئەگەر ڕێیەکانی خۆمان بە سەریحی دەرنەبڕین ڕێگای دووهەم هەیە ئەویژەوەیە پەلاماری یەکتری بدەین لە هەموو حاڵەتێکە لە هەموو شێوەیەکە تونند و تیژی بەرهەمێکی باشی لێ ناکەوێتەوە دەتوانین لە ئەنجامی گفتوگۆکردنە بگەین ڕێگایەکی ناوەڕاست نابۆ چوونە پەرگیرەکانی من بێ بۆ نمونە و نابۆ چوونە پەرگیرەکانی مامۆستا بێ هەمیشە لە نێوانی دوو جەمسەرە ئەگەری تریش هەیە ئەحتیمالی تریش هەیە فەرمووی جەنابەت وەڵام من دوو شتم هەیە یەکەمیان من وێناکەی کاکیوان بۆ ئیسلامیەکان بەدڵ نەبوو هەرچەنە من ئێستا قوربانی ئیسلامیەکانم تۆ بۆچی قوربانیت من لەم ڕۆژانەی پێشووە کە ئەو قسانم زۆر بەڕێزە و پێشنیارم بۆ ئیخوان کرد لەناو گروپە ناوخۆیەکانی یەکگرتوو لە پەیجەکەی خۆشمە یعنی بەداخەوە پەلامارێکی زۆر ناشرین و پێچەوانەی ئەخلاق و میانە ڕەوی و هەموو شتێکی منیاندا بەشە لە یەکگرتوەکان کە من ناویانە نێم یەکگرتووە توندڕەوەکان لە کاتێک ئامینداری گشتی یەکگرتوو خەڵکی ناردۆ بۆ لای من ئەڵێ ئێمە اعترافەکەین ئەبوبەکر کاروانی بیرمەندێکی گەورەیە و ئەوەی ئێڵێ قەناعەتی خۆیەتی و بەرامبەر هیچ پارە و دەستکەوتوینە نایڵێت چکم نا بڕوای پێێتی نەلێش ێزانێ کاکە کەم من بەم جۆرە بێ ئەمە نەبەست نابێ هەستەکانمان تێکەڵەمەکەین من بڕوام بۆ هەیە ئیسلامی لە کوردستان ئێستا لە دایرەیە کاخولێتەوە بەڵام کوڕ و کچیە وڵاتەن بەڵام سەدان ئینسانی بەڕێز خزمەتکاری ئەم وڵاتە لە نێوان ئیسلامیەکانە هەیە نابێت تەکفیری نەتەوەییان کەین نابێت تەکفیری نەتەوایەتێک نەتوانێت لە 115 ئەم کۆمەلگای ئێمە ئیستیعاب کا و ڕێزی پارێزی و شوناسی پێبا کێشەی نەتەوایەتیمان هەیە بۆیە چۆن ئیسلامیەکان نابێت تەکفیری علمانیەکان بکەن علمانیەکانیش نابێت تەکفیری نەتەوەی ئیسلامیەکان بکەن ئەمە لە ڕێکەوە هەمومان کوڕیان وڵاتین ڕەخنەمانەیە لەو شوێنە علمانی خراپ و لەو شوێنە ئیسلامی خراپە ڕەخنە زۆر مهمە نابێت چاومان نە لە ئیسلامی خافڵ بێ بۆ وجدان و خوا بەجێ بێڵین نە لە نەتەوەی و علمانیش خافڵ بێ بۆ وجدان و نەتەوایەتی و ئازادی بەجێ بێڵین ئەبێت دایم چاومان لەسەری بێ علی عزت بیگوڤیژ قسەیەکی زۆر جوانی هەیە بیرمەندی گەورەی ئیسلامی و سەرکردەی ڕێبەری شۆڕشی بگەزە ئەڵێ ئەوەی نەیهێش لە خۆر ئاوایە نەخۆشەکان کەڵەکە ببن کیمیا و فیزیاکە نەبوو ئەو کولتورە ڕەخنەیە بوو کە لە ئەوروپایە دەرکەوت کە ناهێڵێ نەخۆشەکانیان مزمن بن دوای ئەوە ئێمە هەمومان لەم کۆمەلگایە یاژین بە بڕای ئێمە کێشەی ئیسلامی و علمانی نییە کێشەی عەقیدە نییە بەشێکی کێشەی فکرە بەڵام ئێمە کێشەی سیاسیمانەیە کورد و کورد مسلمان و مسلمان یعنی حیزبەکان ڕێک نەکەوتوین لەسەرەوەی هەرێمێکی یەکگرتوو بەهێز لە چوارچەوەی سیستمێکی پێناسەکراوە دروستکەین ئێمە ئیسلامیەکانی ئێمە هەردووکیان کۆمەڵ و یەکگرتوش مناقەشانە کرد لەسەر ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان لەسەر سیستمێکی دیموکراتی کە شوێنی ئیسلام پارێزراوە بێت چارەسەری مەسەلەی دین و دۆڵە لە چوارچەوەی سیستمێکی دیموکراتیە بکرێ پێویستە ئەو دەستورە
بچەسپێنین سیستم هەویەکەی دیار بێ ئێمە هەمومان بڕۆمان بەو سیستمە هەبێ لە دوای ئەوە ئیسلامی و علمانی بوون ئەگۆڕێ شەڕمان لەسەر سیستم نابێ ئیتری هەمومانە ئەو کاتە هەرکەس ئیلهام لەسەر چاوی خۆمانە وەرەگرین بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و هەمووشمان هاوڵاتی کوردستانین پێکەوە ژیانش لە کوردستان علمانی و ئیسلامی خراپ نییە بە ئایندەوە بە گەشتبینەوە سەیری ئاینداکەین لە کوردستانێکی سربەخۆتر و بەهێزتر و پێکەوە ژیاوتر. بەس یەک پرسیاری کورد بەس لەگەڵ هەڵوەشانەوەی ئیخوان بوو یا ئەوانش کە لە ئیخوانەوە دروست بوون؟ نا من لەگەڵ هەڵوەشانەوەی ئیخوان بم و دووبارە خۆبیناکردنەوە و گۆڕانکاری حیزبە ئیخوانێک. قسەی کۆتایی مامۆستا. زۆر سپاس کاکڕاچ. وەڵاهی من قسەی من ئەوەیە کە ئێمە پێویستمان بە چوارچێوەیەکی قانونیە کە لەم چوارچێوە قانونیە سنوور دابنێ بۆ هەموو ئاراستەیەکی توندڕەوانە ئەم ئاراستەیە چ لە ئیتیجاهی ئیسلامی و بێ بە ئاراستەی تەکفیرکردنی ئەوانی تر بێ چ لە ئاراستەی ئەلمانی و قەومیەوە بێ بە ئاراستەی ئیسلامی و خەڵکی تر چ لە ئاراستەی کۆمۆنیستی و چەپێکی ڕادیکاڵەوە بێ بە معنایەکی تر هەموو ئەو فکرانەی کە زەمینە بۆ سڕێنەوەی فکری ئەوی تر خۆشەکە زەمینە بۆ سڕێنەوەی فیزیکی ئەوی تر خۆشەکە مەمنوع بگرێ بەداخەوە ئێمە لە کوردستانە هەموو ئەم بابەتانەمان بینیوە تەکفیر بەشێکە لە خیتابی دینی لە کوردستانە بە فۆرمی جیاواز بەرەمەهێنرێ لەلایەن ئاراستەیەکی ناو ئەلمانەکانیشەوە بەردەوام ئیسلامی بە کۆنەپەرست و بە پیاوی سەدەکانی ناوەڕاست و ئەم جۆرە تەسمیاتانەمان هەیە دیارە بە سنوورێکی کەمتر لە بەرەوەی دەنگی کەمتر دەگا بەڵام هەموو ئەمانە بەڕاستی زیان لە پێکەوە ژیانیە زیان لە ئەسلی ئەو ئامانجەیە کە ئێمە ئامانەوێ کۆمەلگایکی فرەکولتور کۆمەلگایە کە ڕێز لە ئازادیەکان و لەوانە بگرێ هەمان بێت ئەمانە بنەمای سەرشی ئەم کۆمەلگای ئێمن خاڵی دۆمیشان ئەوەیەکە من شتێک کە زۆر تاکیدی لێکەمەوە مەسەلەی عەدالەتە عەدالەتی اقتصادی یاوەی کە لە ئەدەبیاتی کۆنا پێوتی عەدالەتی ئیجتیماعی چونکە بەڕاستی ئەمە بنەمایکی زۆر گرنگە بۆ ئینسان هەست بە ئینتیما بکە ئەوەی کاکە بۆ بکرد باسەکە ئیجتیماعی نیشتیمانی بەڵام لە کۆمەلگایەکە کە عەدالەتی تەوزیعی سەروە نەبێ عەدالەت نەبێ لە یەکسانی ئینسان بەرامبەر بە قانون عەدالەت نەبێ لە فرسەتەکانی خۆ دروستکردن و خۆژیانکردن بۆ هەر تاکێکی ئەم کۆمەلگایە بۆ کچ و کوڕێکی هەژاری ئەم کۆمەلگایە بە دڵنیایەوە شتێک دروست نابێ بە ناوی ئینتیمای نیشتیمانی و عەدالەتیش بۆتە سەرچاوەیەکی گەورەی ئەو ناوەڕەزایەتیەی تەنانەت دەوڵەمەندەکان پێش هەژارەکان لە کوردستانە. زۆر زۆر سوپاس دڵخۆش بووم فیرم نەکرد آخر لە جەنابتەوە دەسم پێ کرد قسەی ئەخیر ئەکرێن من چەندێرێک بڵێ بەڵێ ئێمە لە قۆناغێکی مێژووی زۆر حەساساژین کە ناوی زیرەکی دەستکردە ئەم گفتوگۆیی کە ئێستا کردومانە هێشتا درەنگ نییە و میدیا توانێت ڕۆڵێکی بێ ئەندازە گرنگ ببینێ لەبەرەوەی ئێمە لە کۆمەلگەیەکین هەلا و پارچە پاچەیە هەرێکە و حقیقەتی مطلق بەهی خۆی ئەزانێ بۆیە میدیا توانێت ڕۆڵێکی بێ ئەندازە گرنگ ببینێ هەم بۆ خۆشببوونەوەی و برینانە هەم بۆ یەخستنەوەی کۆمەلگا بۆ دروستکردنی دیبیت بۆ ئەوەی کە بە هەمووان بڵێن حقیقەت ناتوانێت لە لای یەک کەس بێ ئەکرێ حقیقەت هەر یەکە و لای بەشێکی لە لای ئێمە بێ لەبەرەوە ئەو ڕۆڵە بۆ میدیا بەجێڵین تا من ناکەینەوە بتوانن ئەو کارە گرنگە بکەن. وڵی من بەقەدەر ئەوەی کە مێزەکەی خۆمم هەیە 20 ساڵ پێش ئێستا لەسەر ئینتیما و کوردستان مقابلەم کردووی شایەتیم بۆ نای 20 ساڵی ڕێک پێش ئێستا لەو کاتەوە هەتاوەکو ئێستا بەردەوام مێزەکەم هی هەمووتان بووە بەبێ جیاوازی ئەلمانی و ئیسلامی وانە من مرۆڤم پیرۆسترە لە هەرچی فکر و فەلسەفەی دنیاە لەبەرەوە هەتاوەکو بتوانم فرسەتە ڕەخسێنم بۆ دیالۆگی برایانە و خوشکانە و ئاشتیانە و بۆ بنیاتنان بژی بنیاتنان بژی ئینسان خواحافیز بەخێر بن.